لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەری کوردستانەوە ڕۆژتان باش من ڕێبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان بە شێوەیەکی ڕاستەوخۆ پێشکەش دەکەین و چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردون و هەروەها چەند تەوەرێکی سەرەکیمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. بابەتەکانمان زیاتر پەیوەندی بە ڤایرۆسی کۆرۆنا دەبێت. ئەو تەوەرانەی کە ئەمڕۆ لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا قسە لەسەر مەرزی باشماق دەکەین. لە ماوەی ڕابردوودا مەرزی باشماق لە 16 مانگەوە بە شێوەیەکی فەرمی هاتوچۆی گەشتیاری لە مەرزەکەدا وەستاوەڵە ئەو کەسانەشی کە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە کە دایانەوێت کۆماری ئیسلامی ئێران ڕۆژهەڵاتی کوردستانەوە دایانێت بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان ئێستا ڕێگە پێدراو نین ناتوانن بگەڕێنەوە. هاتوچۆی بازرگانی تاوەکو ئێستا لە مەرزەکە ماوە بەڵام هەندێک لە هاوڵاتیانی قەزای پێنجۆن داوا دەکات کە بە شوەیەکی فەرمی تاوەکو ئەم بابەتانی ڤایرۆسی کۆرۆنا کۆنتترۆل دەکرێت لە هەرێمی کوردستان هاتوچۆی بازرگانی لە مەرزەکەدا بۆستێت لە بەرەوەی دەڵێن هەندێک تێکەڵی لە نێوان ئەو شۆفێرانە و ئەو شۆفێرانی کە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە دێن ڕوودەدات لەگەڵ هاونیشتیمانیان لە قەزای پێنجێن و لە شوێنەکانی دیکە و هەندێک جاریش دەڵێن دێنە ناو قەزاکەوە. ئەو ڕێشێنانە چین کە گیراونەتە بەر بۆ ئەوەی کە ئەو تێکەڵێ دروست نەبێت لە ماوەی ڕابردوودا بۆ ماوەی چەند سەعاتێک مەرزەکە داخرا بۆ ئەوەی کە بابەتەکان تونند و تۆڵتر بکرێنەوە. گفتوگۆ دەکەین لەسەر و بابەتانەی مەرزی نێودەوڵەتی باشماق. لە تەوەری دوایین بەرنامەکەشماندا لە ناوچەی دووکان لە ناو قەزای دووکان و ناحیەکانی دەوروبەری و گوندەکانی هەڵمەتێکی گەورەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەنجام دراوە بە چ بە ڕشتن بێت چ بە بابەتەکانی خۆپارێزی بێت لەو بابەتە. هەروەها دووکان جگە لەوەی کە سرە ڕێگەیە لە ڕێگەی هاتوچۆی نێوان پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێر و لە هەروەها ئیدارەی ڕاپەڕی نیشە لەگەڵەوەشە ناوچەیەکی گشتیاری گرنگە. گفتوگۆ دەکەین لەسەر ئایا بە فەرمی ئەو ناوچە گەشتیاریانە داخراون و جگە لە ناوچە گەشتیاریەکان هیچ گەشتیارێکیش بۆی نییە بچێتە بۆ خۆی بۆ لە ناو دووکان بمێنێتەوە لە هەر شوێنێکا بێت دووکانی سەرو بێ یاخود دووکانی خواروو بێت تایبەتی کە چەند ڕۆژی داهاتوو وەرزی نەورۆز دەست پێ دەکات و خەڵک دەچێتە دەرەوە زیاتر ڕوو لە ناوچەی دووکان دەکات لە مۆرزەدا. ئایا بە شێوەیەکی فەرمی هەموو شوێنەکان داخراوە ئەگەر قەدەغێکردنی هاتوچۆش ڕابگیرێت ڕێگەکان بکرێنەوە بە فەرمی گەشتیاران دەتوانن بچنە ئەو شوێنانە. ئەمە تەوەری دومین بەرنامەکەمان بێت. لە تەوەری سێمی بەرنامەکەشماندا گفتوگۆ دەکەین لەسەر ئەو وەرزشانەی کە لە ئێستادا پێویستن بۆ ئەوەی سیستمی بەرگری لەش بەهێز بکەین بە تایبەتی ئێستا کە بەشی زۆری خەڵک لە ناو ماڵەوە ماونێتەوە. ئەو وەرشانە چ جۆرە وەرشێکن کە پێویستە بیانکەین بۆی سیستمی بەرگری لەش بەهێز بکەین و هەروەها بۆ ئەو کەسانی کە بۆ خۆیان یاریزانن لە یانەکان یاخود لە شوێنەکانی دیکە یاریەکەن چی بکەن بۆ ئەوەی توانای جەستەییان دانەوەزێنرێت. ئەمە بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت کە گفتوگویان لەسەر دەکەین. لە بابەتی وەرزش کۆتایی پێدێنین و بڕگەی یەکەمیشمان بابەتی وەرزش دەبێت ڕێنمایی وەرزشی. وەکو ڕێژان فواد پاڵەوانی عێراق و پاڵەوانی ئاسیا و لە ئێستادا وەکو ڕئیسی اتحادی عێراقی UIBFF ئەمەوێ چەند وەرزشێکتان بۆ ئەنجام بدەم کە شتێکی زۆر ئاسان و سوودبەخش ئەتوانی لە ماڵیشەوە ئەنجامی بدی بۆ کەسانی بە تایبەتی باسەگەم کە زیاتر تااقەت یان با بڵێن توانای هاتنیان بۆ دەرەوە یان توانای هاتنیان بۆ ناو قاعانیە بەڕاستی. ئەمێ لێرەیە سووتێ بگەێنم بۆ کەسانەی کە پشتی ئازاری پشتیان هەیە بە تایبەت ئازاری خواری پشت مەڵتقی ئەسفەلی پشت کە ئازاریان هەیە ئەتوانن سوودێکی لێ ببین بە ئاسانترین شێوە بە ئاسانترین ڕێگە بەڕاست کە زۆر شتێکی بەسیتەوە توانیش لە ماڵیشەوە ئەنجامی بدەیت. ئەگەر من ئێستا لێرەیە تەمرینەکانتان بۆ بکەم بیخەمە ڕوو بۆی زۆرترین ئیسفادەی لێ ببینن. یەکەمین هەنگاو کە دەست پێ بکەم هەردوو دەست بۆ پێشەوە درێژەکەیت باشە
هەر وەستانێکت 10 سانیە بێت زۆر باش ئەتوانیم تەمرینە ڕۆژ ناڕۆژ ئەنجامی بدات هەست کەسێک بێگەر لە ماڵەوە بێت. هەر وەستانێکت 10 بۆ 15 سانیە بێت زۆر باش. لە هەموو کاتێکە هەناسە هەوەرگرتن بەلووت یانەوەی بەدەم. بۆ تەمرینی ئەمڕۆمانەم جوڵانە بوو هیوادارم سووتان لێوەرگرت بێ و هیوادارم بتوانم خزمەت بە هەموو وەرزشکارێ بکەم و زیاتر بۆ کەسانەی کەوکو پێم وتن لە ماڵەوەش ئەگەر بتوان ئەم تەمریانە بکەن سوودێکی ئەجگار زۆری لێبن هیوام سوود وەرگرتنە بۆ هەموو لایەک و هەموو ڕزشکارێک. COVID-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵداو دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو بووە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پژمین و کۆکە. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکە، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمی، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە، سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار. لە کاتی ڕێزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن. بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان.
نیشانەکانی ڤایرۆسی کۆرۆنا. کۆرۆنا لەو نەخۆشیانەیە کە نیشانەکانی نزیکن لە نیشانەکانی ئەنفلۆنزا، هێرش دەکاتە سەر کۆئەندامی هەناسە. نیشانەکانی بریتین لە بەرزبوونی پلەی گەرمی جەستە، کۆکە، پژمی، هەناسەتەنگی، هەوکردنی قورگ، هەندێک جار ئازاری ماسیلکە. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. ئەم کاتتان باش بەڕێزان، ئێمە پەروەردەی تاک و خێزان و کۆمەڵگەمان لە ئەستۆدایە بۆ هیچ کاتێک دەستبەرداری ئایندەینەوەکانمان نابین. لە ئێستادا بۆ بەردەوامی ژیان و زانست و پەروەردە بۆ ئەوەی ژیانی خوێندکاران و مناڵەکانمان پارێزراو بێت لە ڤایرۆسی کۆرۆنا، پابەندین بە ڕێنماییە تەندروستیەکان و خۆمان دەپارێزین. هەر بۆیە داوا لە بەخێوکارانی قوتابیان و خوێندکاران دەکەم بۆ سەلامەتی ژیانی منداڵەکانیان پابەندی ڕێنماییەکان بن. بە پشتیوانی خوددا ئەو دۆخەش تێدەپەڕێنین و ئایندەی خوێندکارانمان گەشاوە دەبێت. تەندروستی باش بۆ مامۆستایان و خوێندکاران و گشت دەخوازم. با پابەندین. ئەگەر هەر کام لە نیشانەکانی پەتای کۆرۆنات هەیە، ژانەسەر، کۆکە، هەناسەتەنگی، بەرزی پلەی گەرمی جەستە، پەیوەندی بکە بە ژمارە 122 بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر مەرزی نێودەوڵەتی باشماق. لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی لە دوای ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوچە جیاوجیاکانی باشووری کوردستان بڵاو بوویەوە، زیاتر قسە لەسەر مەرزەکان دەکراوە، هاتوچۆکردنی نێو مەرزەکان و فڕۆکەخانەکان. ئێستا بە شێوەیەکی فەرمی لەلایەن حکوومەت هەرێمی کوردستان و لە ڕۆژی 16 مانگەوە هاتنی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان ڕۆشتن و هاتنیش ڕۆشتن دەمێکە قەدەغە کراوە. هاتن ئێستا بە شێوەیەکی گشتی لە کۆماری ئیسلامی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانەوە بۆ ناو هەرێمی کوردستان قەدەغە کراوە. ئێستا ڕێگە نادەن هیچ گەشتیارێک بێتە ئێرەوە لە هەمان کاتدا و هاوڵاتیانی کە لە دانیشتوی هەرێمی کوردستان بوون لە ڕۆژهەڵاتی کوردستان یاخود لە هەرێمی لە کۆماری ئیسلامی ئێران بوو ڕێگە نادرێت کە بێنەوە بۆ ئێرە. ئەمە بە شێوەیەکی فەرمی مەرزەکان لەو بابەتە داخراون، بەڵام تاوەکو ئێستا هاتوچۆی بازرگانی لە مەرزەکاندا ماوە. هەندێک ناوچەی ئەو شوێنانەی کە دەکەونە سەر مەرزەکان قەزای پێنجۆن بە نمونە لە مەرزی نێودەوڵەتی باشماق داوا دەکەن کە هاتوچۆ بازرگانیەکانیش ڕابگیرێت لەبەرەوەی تێکەڵێکی زۆر لە نێوان شۆفێرەکانی کۆماری ئیسلامی ئێران و شۆفێرەکانی هەرێمی کوردستان دروست دەبێت و هەندێک جاریش دەڵێن دێنە ناو قەزای پێنجۆنیش خۆی. بۆ مەبەستە میوانداری بەڕێز موختار حاجیعلیمان کردووە کە بەرپرسی ڕاگەاندن و پەیوەندیەکانی مەرزی نێودەوڵەتی باشماقەکە گفتار ڕۆژ باش بەخێربن. سەرتا لەو پرسیارەوە دەست پێکەم کە دانیشتوانی پێنجۆن دەڵێن ئەگەر بێت و حکوومەت هەرێمی کوردستان بۆ خۆی مەرزی نێودەوڵەتی باشماقیش دانەخات، ئێمە خۆمان دای دەخین لەبەرەوەی ڕێکاری پێویست نەگیراوە دەبن لە مەرزەکەەوە. زۆر جار شۆفێرەکان تێکەڵی شۆفێرەکانی ئێرە دەبن و هەندێک جاریش دێنە ناو قەزای پێنجۆن. بەڵێ بەیانیتان باش، بەیانی مینەرەکانی گەلی کوردستان باش. پێم خۆشە ئەمە بە دەرفەت وەربگرم، سڵاوی بنێرم بۆ کەسوکاری سەربەرزی شەیدانی کیمیابارانی هەڵەبجە کە نەمانتوانی ئەم ساڵ یادی 32 ساڵەی کەسوکاری سەربەرزی شەیدان بکەینەوە. بۆیە لێرەوە هاوخەمی خۆم دەرەبڕم سەری ڕێز و نەوازش بۆ کەسوکاریاندا دەنێوێنم. ئەوەیە میلەتی کورد چەند مەزڵوم و چەند بێکەسی بەڕاستی دەبینین لە وڵاتێکی وەکو سین چەند دین ملیۆن کەسە یەک کەس بە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا دەمرێت، هەموو دنیا یەتە جواب لەسەری. بەس بەداخەوە ئێمە لە کونفەیەکوونێکە 5,000 پەپولێ و شارە هەڵوەری باڵێن ڕۆحیان شات. بەڵێ دەزانین هەر زوو بە زوو لە وڵاتی کۆماری ئیسلامی ئێران کە ڤایرۆسی کۆرۆنا سەریاڵدا هەر زوو بە زوو حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سەلامەتی گیانی هاوڵاتیەکانی خۆی هەرزوو کەوتەوەی کە مەرزەکانی هەرێمی کوردستان سنووردار بکە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران. بۆ شێوەیە لە 14 یەک بڕیاریدا ئەو هاوڵاتیانەی هەرێمی کوردستان کە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە سەردانی وڵاتی چینیان کردووە و
بۆ گەڕانەوەیان بە هەموو شێوەیە قەدەغە بێت و فیزەی ئەلکترۆنی نەدرێ بە هیچ هاوڵاتێکی چینی. ئەمەش بۆ سەلامەتی گیانی هاوڵاتەکانی هەرێمی کوردستانە. ڕاستە مەرجی نێودەوڵەتی باشماغ سنوورێکی زۆر نزیکی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە هەیە. ئەم ڤایرۆسی کۆرۆناش کە بڵاو بووەتەوە کۆماری ئیسلامی ئێران لە دوای چین دەتوانین بڵێن دووەم وڵاتە کە زەرەری مرۆیی پێکەوتووە و نزیکە لەگەڵ ئێمە بۆیە هاوڵاتیانی قەزای پێنجن حەقی خۆیانە و حەقیشیان پێ دەدێن. بەس لە بیریشمان نەچێت ئێمە وڵاتێکین هەرێمێکین ئابوووریەکەمان بەو شێوەیە کە ئەگەر لە دەرەوە هاوردە نەکرێت بەڕاستی دەبینین چەند کاژێڕێک مەرجی نێودەوڵەتی باشماغ وەستا و لە ڕووی بازرگانیوە کار نەکرا بینیمان هەم بەنزینخانەکان هەم سۆپەرمارکێتەکان بەڕاستی فەوزایەک نرابوویەوە. باشە بەس بۆ تەسەوور ڕێکارەکان ناکەن کاک موختار، بڵێ ڕێکارەکان تونند و تۆڵتر ناکەن بۆ ئەوەی کە ئەو تێکەڵبوونە نەکەبێت. بڵێ بە تاکید هەرزوو بە زوویی وەکو پێم وتی لە دوای ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا لە شاری قۆم سەریاڵدا سەرپرشتیاری مەرز بەڕێز کاگلیوان مەریوان زایدەن هەموو ئەو بنکانەی کە لە ناو مەرزی نێودەوڵەتی باشماخان هەرزوو بە زوویی کەوتنەوەی کە کارێ بکەن کە هەم هاوڵاتەکانی ئێمە هەم هاوڵاتەکانی کۆماری ئیسلامی ئێران بەرکەوتنیان نەبێ. بۆیە سەرەتا لیژنەیەکی پزیشکی لەوێت تەزبیت کرا بۆ تێستکردنی هەر بار هەڵگرێکی ئێرانی کەیەتە ناو مەرجی نێودەوڵەتی باشماخی دیوی هەرێمی کوردستانەوە بە هەمان شێوە بۆ گەڕانەوەیشی لەبەرەوە بە چڕوپڕی ئیش لەسەرەوە کراوە بنکەی تەندروستێکمان هەیە لە مەرجی نێودەوڵەتی باشماخ بە هەمان شێوە لەوێ جێگیر کراوە و ڕۆژانە ڕێنمایی دەدا بەو بار هەڵگرانەی کە یەنە ناو دیوی هەرێمی کوردستانەوە بۆ ئەوەی کە بڵێ بۆ ڕێگری ناکەن بۆ بربەست دروست ناکەن بە هەموو شێوەیەک وەکو پێم وتی بەڕێز سەرپرشتیاری مەرز زائیدەن هەموو ئەو بنکانەی کە لەوێ لە ناو باشماخان بە هەموو شێوەیەک چاویان لەسەر مەرزەکەیە. ئێستا جاران گلێ و گازندە هەبوو لە هاوڵاتەکانی پێنجێنیش و دەرەوەی پێنجێنیش کە بار هەڵگرە ترانزیەتەکان داهاتنە ناو شارەکانی هەرێمی کوردستانەوە بە سلێمانی و خواری و سلێمانیشەوە. هەر زوو بە زوویی بڕیارێک دەرچوو کە هیچ بار هەڵگرێکی ترانزیەتی بۆی نیە داغڵی هەرێمی کوردستان بێت بە مەرجێک ئەبێ کە هات پشکنینی تەندروستی بۆ دەکرێت کە ئەو لیژنە لەوێ جێگیر کرا و هەمیشەییە پشکنینێکی سەرەتایی بۆ دەکرێت پاشان دەبرێتە ناو پارچینی مەرجی نێودەوڵەتی باشماخ بار هەڵگرەکانی هەرێمی کوردستان یان بارەکان هەڵدەگرن بە هیچ شێوەیەک نزیک بوونەوەیشان لەگەڵ شۆفێری بار هەڵگرەکانی دیوی ئێرانانی. بەس دوێنێ من ڤیددیۆکەم بینی کە تێکەڵی هەبوو ناڵێن منیش لەگەڵتان ناڵێم تێکەڵی نییە بەس ئەو تێکەڵەیە پێم وایە هینی سوتەمەنیەکەیە ئەویش یاریدەدەرێتی ئاسایشی مەرجی نێودەوڵەتی باشماخ بە قافڵە ئەیان هێنێت بۆ ئەو پارچینەی تانجەرۆ لەوێ هەمویان لە عەمبارەکان سوتەمەنیەکانە خەڵی دەکەن و پاشان بە هەمان شێوە لەگەڵ مەفرەزەیەکی تایبەتی یاریدەدەرێتی ئاسایشی پێنجێن و باشماخ و گەرمیکیشی لەگەڵایە ئەیان هێنەوە ناو مەرجی نێودەوڵەتی باشماخ و بە هیچ شێوەیەک جوازیان پێنێ نایشێڵن بەرکەوتنیان لەگەڵ سۆپەرمارکێت هاوڵاتی هەرێمی کوردستان وەکو جاران بێن لە ناو پارچینەکە بارەڵگرەکانیان بوەسێن و بێنە ناو سلێمانی و 2 شەو 3 شەو بمێنێنەوە بە هیچ شێوەیەک سوتەمەنیەکان بە قافڵەیەت ترانزیێتەکانش ئێستا لەم کاتە ئەوەمان پێدەکرێت خۆشمان دەزانی وەکو پێم وتی ئێستا گەر مەرجی نێودەوڵەتی باشماخ ببەسرێ لەگەڵ دیوی کۆماری ئیسلامی ئێرانە بەڕاستی ئێمە لە ڕووی سوتەمەنیوە قەرامان بۆ دروست دەبێ لە ڕووی خۆراکیوە قەرامان بۆ دروستەوێ لە ڕووی بیناسازیەوە بەڕاستی ئەمانە هەمووی لە کۆماری ئیسلامی ئێرانەوە هاودوو دەکرێت بۆ هەرێمی کوردستان.
باشە بۆ ئەوەی کە ئەو گرفتانە نەبێت و زۆر لەسەرم بابەتە نەچین ینی بابەتەکان ئێوە لێرە هاوڵاتیان دڵنیا دەکەنەوە کە هیچ مەترسیەک نییە ئەگەر بێت و هاتو چۆی بازرگانیش بەردەوام پێ بەڵێ بە تاکید ئێمە وەکو پێموتی بە چڕوپڕی ڕۆژانە ڕێنمایەکانی بنکەی تەندروستەکەی باشماخ دابش دەکرێت و ئێمە چاویشمان لەسەر هەموو ئەو بار هەڵگرانەیە کە لە دیوی عێراقی خۆمان لە دیوی هەرێمی کوردستانەوە دەشنە ناو کۆماری ئیسلامی ئێران بۆ وشکە و میوەهات و بیناسازی کە دەیهێن نەمدی و بەڕاستی هێمە هەمومان چاومان لەسەریانە ڕۆژانە دەستەوانە دەمامک پلەی گەرمی پێوی ناو بار هەڵگرەکانیان ئەبێ کۆتا پلە بێ لەبەرەوەی بە هەموو شێوێ چاومان لەسەریانە. بچینە سەر داتاکان داتای گەشتیاری لەو کاتەوەی کە ئەم بابەتی ڤایرۆسی کۆرۆنایە کە لە کۆماری ئیسلامی ئێران بڵاو بوویەوە چەند گەشتیار لە کۆماری ئیسلامی ئێرانەوە هاتوونەتە ئێرە ئەوانەی کە هاتوون بۆ ناو باشووری کوردستان تەنها خەڵکی باشووری کوردستان بوون یا خەڵکی کۆماری ئیسلامی ئێران و ڕۆژەڵاتی کوردستانی شیانتیایە هەمووشیان کەرەنتینە کراون؟ بەڵێ وەکو پێم وتیار لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری قۆم زوو بە زووی سەرپرشتیاری مەرز و هەموو بنکانەی کە بچمە سەر داتاکان ببوورە کاتم ئەوە نەماوە بۆ ئەوەی زۆر باشە زۆر باشە بڵێ ئەمە لە چواردەی یەکەوە وەکو پێم وتی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی بڕیانیاندا هیچ هاوڵاتیەکی چینی بیانی لە ڕووی زمینیەوە نێتە ناو هەرێمی کوردستان و فیزە ئەلکترۆنی پێ نەدەرا ئەمە هەر زوو بە زووی هەنگاویاندا بۆ 22 بۆ 21 بە عملیەکەی کاریان کرد بۆ وەستانی گەشتیاری لە دیوی هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران بەڵێ لە 21 دووەوە تاکو 16 2369 گەشتیار گەڕاونەتەوە لە کۆماری ئیسلامی ئێران و بە هەمان شێوە هەر هەمووشی کەرەنتینە کراوە وەکو پێم وتی لیژنەیەکی پزیشکی پێرێ سەردانی مەرجی نێودەوڵەتی باشماخی کردووە لە کۆی 150 کارمەند حەماڵ بار هەڵگەر کارمەندی هەموو بنکەکان تێست کراوە یەک کارمەندی ئێمە لە ناو مەرزی باشماخە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا نەبووە بەڵێ 2369 گەشتیاری هەرێمی کوردستان گەڕاوەتەوە هەر هەمووشی کەرەنتینە کراوە لە پارێزگای هەڵەبجە لە پارێزگای سلێمان ڕۆژەڵاتییان بووە نەخێر هەر هەمووی خەڵکی هەرێمی کوردستان کەرەنتینە کراوە بەڵێ 8351 بار هەڵگری عێراقی ئەوانە بەبێ جەواز دەچنە ناو مەرجی نێودەوڵەتی باشماخی ئێرانەوە بۆ کاڵانەی کە ڕۆژانەی هێن ئەویش هەر هەمووی بە تێستی پزیشکی کە وەکو پێم وتی ئەو لیژنە پزیشکی لێوە جێگیر کراوە هەمووی تێست دەکرێن بۆ ڕۆشتنیان لە گەڕانەوەیشان بە هەمان شێوە 4352 بار هەڵگری ئێرانیش هاوڵاتی ئێرانیش گەڕاوەتەوە لە کە تیمێکی تەندروستی هەر لەم هەفتەیە بوو کە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی وەزانم ڕۆژی یەکشەمە بوو سەردانیان کردن باس لەوە کرێت کە هەندێک لە فەرمانبەرەکانتان گومانیان لێ دروست بوو و کەرەنتینە کراون ئێمە بەڕاستی پێشێکی بەڕێوەبەراتی دەواازی نێودەوڵەتی باشماخمانەیە هەر دکتۆر زریان خۆی قسەی بۆ کردوین ڕاستی قسەکانی وەکو خۆی دامان ناوە لە پێجەکەمانە بە هیچ شێوەیە لە کۆی 152 کارمەندی ناو دەواازەی نێودەوڵەتی باشمان کە کار دەکەن بە کارمەند و بار هەڵگر و حەماڵەکانیشمانەوە بەداخەوە مەجبوریم بڵێ حەماڵ ئەو گەنجانەی کە لەوێ کاسبی دەکەن و بارەکان بەتاڵ دەکەنە ناو سیارەکانی هەرێمی کوردستان ئەوانیش تێست کراون لە کۆی 152 خەڵک کە لە ناو مەرجی نێودەوڵەتی باشماخە کاریان کردووە یەک کەسیان هەڵگریەوە ڤایرۆسە دەبوو ڕێکاری خۆپارێزی تاڵتان هەیە بۆ کارمەندەکانتان بە تاکید وەکو پێم وتی بڕێ سەرپرشتیاری مەرز یاری دەدەرێتی ئاسایش بنکەی تەندروستیەکەمان بەڕاستی بە هەموو شێوەیەک گفتێکتان نیە لە پێداویستەکانە بە تاکید ئێمە سات تەقیمکردنی بار هەڵگرەکانمان ئەگەر جەنابی وەزیر سەردانی کردین بەڵێنیشیدا بۆمان دابین کە ئەگەر تاقیمکردنی بار هەڵگرەکان هەبێت لە ڕۆشتنیان بۆ دیوی ئێران و لە هاتنیان ئەوە بۆ ئێمە زۆر باشە
ئێمە دوو ڕۆژجارێ سێ ڕۆژجارێ بەڕاستی تاقیمی هەموو ناو مەرزی نێودەڵەتی باشماخەکەین پێویستە لێرەوە سوپاسی ینی بۆ ئۆتۆمبیلەکان تا ئێستا ناکرێت تا ئێستا نەخێر ناکرێ بەس وەزیر نزیکە هەفتەیەکە بێ سەردانی کردن بۆ داواکاریەکە سەردانی کردین خۆی وەزعەکەی بینی هات تاکو نزیکی دیوی کۆماری ئیسلامی ئێرانیش هەر بە پیادەڕەوی هەموو شتەکانی بینی بەڵێنیدا کە ئەو ئۆتۆمبیلە بێنێ کە دەرمان ڕێژی بارهەڵگرەکان دەکا چی لە دیوی کۆماری ئیسلامی ئێرانەوە یا لە دیوی هەرێمی کوردستانەوە کە دەچێتە هاتوچۆ بازرگانی هیچ گرفتێک نیە ئێستا بە ئاسایی نەخێر وەکو پێمەتی هیچ شتێک نییە بە سنووردار کراوە باش ئەمە کەمی کردووە هاتوچۆ بازرگانیەکە نە هەروەکو خۆیەتی ئەتوانین بڵێن وەکو خۆیەتی بەس بەو خێراسەریعیان نییە کە جاران بازرگانێک 14-15 ترێلەی ئەشا دەهێنا و بە ڕۆژێک ئەگەیاندە ناو هەرێمی کوردستان ئێستا بەڕاستی لەبەرەوەی وەکو پێم وتی ئەو لیژنە پزیشکیە لەوێ جێگیر کراوە لە هاتنی هەر بارهەڵگرێک تێز دەکرێت کەمین کردووە ڕێژەیەکتان هەیە ڕێژێکی دیاریکراوە بڵێن ئەوەندە داهاتمان کەمی کردووە داهات بەڕاستی لای بەڕێوەرایەتی گومرگە ئێمە وەکو سەرپرشتاری مەرزی نێودەڵەتی باشماخ تاکو ئێستا وەرمان نەگرتووە بەڵێ هەمانە وەکو پێم وتی ئەڵێم 8351 بار هەڵگری ئێمە لە 21 دووەوە ڕۆشتووەتە کۆماری ئیسلامی ئێران بۆ کاڵاهێنان بۆ هەرێمی کوردستان ئەمەش ئەم ڕێژە کە 8351 بار هەڵگر ئەمە خۆی بۆ خۆی دیارەکە داهاتێکی باشی هیچ بەرنمەیەک نییە بۆ ئەگەر بۆ ماوەیەکی دیاری کراو بێت مەرزەکەدا بخرێت بۆ ڕێکارەکان تۆ دوو تۆڵتر بکرێتەوە یان نا وەکو خۆت گوتت بۆ ئەوەی کە هیچ ئەزمەیەک دروست نەبێت بەرزەکە بە بەردەوامی کراوە پێم وتی عزیزەکەم ئێمە چی سەرپرشتاری مەرجە و برادرانەی کە لەوێ بەرپرسی بنکەیەکن لە ناو مەرزی نێودەڵەتی باشماخ ئێمە هاوڵاتیەکانی خۆمان زۆر لە داهات و ئەوە گرنگترە لامان بۆی ئەو لیژنەی بەرەگان بوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەڕاستی پێم وایە خۆیان مامەڵە لەگەڵ ئەم کەیسا دەکەن ئەگەر بیانەوێت بزانن مەترسیە لەسەر قەزای پێنجێن هەر زوو بە زوویی بەڕاستی مەرزەکە دەوەستن کۆتا قسەشت لەگەڵ ئەوە دڵنیایەک بێ بە خەڵکی پێنجێن کە هیچ گرفتێک نابێت ئەگەر هاتوچۆی بازرگانی بەردەوام بێت ئێمە لێرەوە دڵنیایی دەدەینە قەزای پێنجێن و هەموو کارمەندەکانی مەرزی نێودەڵەتی باشماخ بە مەرجێک ڕچاوی ڕێنمایەکانی بنکە تەندروستەکەی مەرزی نێودەڵەتی باشماخ بکەن تەنیا ئەوەیە بۆ ئەوەی هیچ بەرکەوتنێکمان لەگەڵ هاوڵاتیانی کۆماری ئیسلامی ئێرانان نەبێ و کاڵاکانیشمان بگا بە دەستمان بەڕاستی تەنها خۆپارێزیە بۆیە هەتاکو ئەم دقەیە من تۆ قسەیتیا دەکەین بە هیچ شێوەیەک یەک دەدەن کە هیچ بەریەکەوت خەڵکی پێنجێن و شۆفێرەکان بە دڵنیاییەوە ئێمە هاوڕاین لەگەڵیان ئێمە شەر خەڵکی پێنجێنین و لەو شارە هاتوشۆ دەکەین و بەڕاستی بۆ من مەترسی نەبێت لە ناو مەرزی نێودەوڵەتی باشماخە لە ناو قەزای پێنجێنە چۆن دەبێت بەڕێز موختار حاجی علی بەڕێوەبەری ڕاگەاندن و پەیوەندیەکانی مەرزی نێودەوڵەتی باشماخ زۆر سپاس بۆ ئەم تۆری بەرنامەکە کە لەگەڵمان نبوویت بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەچینە هەولێر بۆ لای کاروان مەسعود پایامنێرمان کاروان ڕۆژ باش ڕێکارەکان لە هەولێر تاوەکو ئێستا بەردەوامن بەڵام گلەیی دەکرێت لە کە هەندێک هاوڵاتی پابەندی ڕێنمایەکان نابن ئەگەر قسێکم بۆ بکەیت لەسەرەوە زانیاریەکانی ڕۆژیش لە هەولێرەوە چین ڕێبین بەیانیتان باش بە هیوای ڕۆژێکی باش و تەندروستێکی باش بۆ هەموو لایەک ئەمڕۆ لە هەولێر کەشێکی باراناویە چەند سەعاتێکە باران لە شاری هەولێر دەبارێتەوە بارانەکەش لە چەند دقەیەک پێشتا زۆر بە خۆر بوو بەڵام ئێستا بارانەکەی هەر هەیە و ئەوەی هەیە کە ئەمڕۆ کەش تا ڕادەیەک لە چاو چەند ڕۆژی ڕابردوو ساردترە دەبینین مەسەڵەن بەرزترین پلەی گەرما 12 پلێ و نزمترین 4 پلەیە ئەمڕۆ پێدەنینە پێنجەم ڕۆژی قەدەغەی هاتوچۆ لە نێو شاری هەولێر دیارە لە چەند ڕۆژی ڕابردوو تا ڕادەیەک هاوڵاتیان
پابند نەبوون یاخود گوێیان نەداوە بەوەی کە پابندی ئەو بڕیارە بن کە لایەن وەزارەتی ناوخۆوە درا بۆ قەدەغەی هاتوچۆ بۆیە لە دوو ڕۆژی ڕابردوو سزاکان بۆ شۆفێران بۆ ئۆتۆمبیلەکان لە شاری هەولێر توندکران هەروەک دوێنێش وەزیری ناوخۆ بڕیاریدا کە ئەو کەسێک کە سەرپێچی دەکات لە قەدەغەی هاتوچۆ بۆ جاری یەکەم بە بڕی 100,000 دینار غەرامە بکرێت بۆ جاری دووەم 5 ڕۆژ سیارەکەی دەبرێت بۆ حجز و 300,000 دینار غەرامە دەکرێت ئەمە وای کردووە تا ڕادەیەک هاتوچۆی هاوڵاتیان بە ئۆتۆمبیل کەم ببێتەوە لە دوێنێش نزیکەی 650 بۆ 700 ئۆتۆمبیل و با بڵێن شۆفێر ساڵیانە و با بڵێن مۆڵەتەکان لێ وەرگیراوە و سزادراون چەندین ئۆتۆمبیلش براون بۆ حجز ئەمە ژوا دەکات تا زیاتر هاوڵاتیان پابند بن بە قەدەغەی هاتوچۆ کە لە پێناوی خۆپارێزی و ماڵەوەیە لە ماڵەوە بۆ ئەوی کە هەمووان دوور بوون لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا. ڕێبین دەمێ ئاماژە بۆ بکەم کە لیژنەکانی چاودێری بازرگانی و قایمقامیت لە شاری هەولێر دوێنێ چەند نانەوەخانەیەکیان غەرامە کردووە یاخود سزا داوە ئەو نانەوەخانە و سەموخانەش بەهۆی ئەوەی کە پابندی ئەو ڕێنمایانە نەبوون کە بۆیان دانراوە کە دەبێت ماسک و دەستکێش بەکار بهێنن هەروەک کەسێک تایبەتمەند بێت بۆ وەرگرتنی ئەو پارەی کە هاوڵاتی دەیدا بۆ کڕینی نانیان سەمونەکە هەروەک دەبێت مەوادی تعقیم یاخود پاکەرەوە دابدرێت بۆیە ئەو بەشێک لە نانەوەخانە و سەموخانەکە پابندی ئەوە نەبوون ئەوە لیژنەکانی چاودێری بازرگانی و لیژنەکانی قایمقامیەت سزایان داون جگەلەوەش بەشێک لەو دوکان و مارکێتانەی کە با بڵێن لە خۆیانەوە نرخی سەوزە و میوە و خواردەمەنیەکانیان گران کرد و بە هەمان شێوە سزادران و ئاگاداریش کراونەتەوە چونکە بازاری یاخود علوەی هەولێر کومرجی هەولێر بازاری سەوزە و میوەی هەولێر کراوەیە لەوێ نرخەکان هەروەکو خۆیەتی واتە هیچ گۆڕانکاریەک بەسەر نرخەکان لەوێ نەهاتوە بەڵام لە بەرامبەردا بەشێک لە دوکاندار و مارکێتەکان بەداخەوە ئەم هەلایان قۆستۆتەوە بۆی نرخەکان زیاد بکەن بۆیە لیژنەکانی چاودێری بازرگانی لیژنەکانی چاودێری قایمقامیەت هەستاون بەوەی کە ئەو با بڵێن دوکان و مارکێتانەی کە نرخەکانیان بەرز کردوتەوە سزایان داون بۆی کە کاریگەری لەسەر ڕەوشی هاوڵاتیان نەبێت جگەلەوەش دوێنێ شەو ئەوەی کە تێبینی کرا ئەو خاڵ و ئەو با بڵێن خاڵە پشکنیانەی کە هێزەکانی پۆلیس و لایانی ئەمنی دایانناوە بۆ ڕێگریکردن لە قەدەغەی هاتوچۆ دەتوانین بڵێن تا ڕادەیەک تند بوون لە مامەڵەکردن لەگەڵ هاوڵاتیان ئەو هاوڵاتانەی کە ڕێگە پێدانیان نەبووە یاخودۆ هاوڵاتانەی کە بۆیان هەیە با بڵێن بۆیان هەیە ڕێگە پێدانیان هەبێ ڕێگەیان بۆانی تر نەداوە لە کۆتاییدا دەمێ ئاماژە بۆ بکەم کە ئەمڕۆ وەزیری بازرگانی خۆی دەچێتە نێو بازاریان ئەو شوێنانەی ئەو مارکێتانە کێرەوە هەروەک سەردانی بازاری علوێ هەولێریژەکە بۆی خۆی لە نزیکەوە چاودێری نرخەکانی بازار بکە ئەمەش ئاماژەیەکە بۆی کە دڵنیایی زیاتر بدێتە هاوڵاتیان بۆی کە خودی وەزیر خۆی دەچێتە علوەی هەولێر و یاخود خۆی دەچێتە ئەو مارکێت و ئەو دوکانانەی کە ڕێگە پێدراون بکرێتەوە بۆی کە دڵنیایی بداتە هاوڵاتیان چکە بەشێک لە هاوڵاتیان ئێستا کە لە ماڵەوەن ڕەنگە بەهۆی ئەوەی کە ئەو دوکان و بازار کە داخراوە کاریگەری لەسەر ڕەوشی ئابووری هاوڵاتیان هەبێت بۆیە ئەو خۆی دەچێت سەردان دەکات خۆی دەچێت لە نرخەکان دەپێچێتەوە بۆی کە کەس نەتوانێت بەرز و نزمی بە نرخەکان بکات یاخود نرخی کاڵایەک لە بەرامبەر کاڵایشتر بەرز بکەنەوە بۆیە ئەم هەنگاوانەی لایانی پەیوەندیدار زیاتر بۆیە کە دڵنیایی بدێتە هاوڵاتیان ئەگەرچی هاوڵاتیان ماوەی 5 ڕۆژە کە لە ماڵەوەن یاخود ئەمە جۆرێکە لە پابندی و سەلامەتی تەندروستی لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا بۆی ئەمانە دڵنیایی زیاتر دەداتە هاوڵاتیان وەلا ئێستاشدا لە دوێنێشەوە بەشێک لە خواردەمەنیەکانیش کرابوونەوە بۆی کە بە شێوەی دیلڤەری خواردن بۆ هاوڵاتیان بگوێزنەوە بەڵێ ڕێبی من دەگەڕێمەوە لای ئێوە
کاروان مەسعود پامنێرمان لە هەولێرەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان نەبووی زۆر سپاس. دەچینە لای تەوەری دومی بەرنامەکەمان بە شێوەیەکی ڕاستەخۆ دەچمە ناو تەوەرەکە. پێشتر باسمان کرد کە قسەکردن دەبێت لەسەر قەزای دوکان و ناحیەکانی دەوروبەری و گوندەکانیشی چ ڕێکاری گیراوەتە بەر بۆ ئەوەی کە بە دوور بن لە ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها ناوچێکی گەشتیاری شەقسە لەسەر گەشتیاریش دەکەین. بە میوانداری هەرێکە لە ڕێزان سیروان سەرحەد قایمقامی دوکان و ڕێژینڕەوە بەڕێوەبەری گەشت و گوزاری دوکان. ڕۆژ باش بەخێر بێن. سیروان سەرەتا لە تۆ دەست پێەکەم کە شێوکی گشتی لە ئەو ڕێکاران چینکە لە قەزای دوکان گرتوتانەتە بەر و حاڵەتی کەرنتینەکراوتان لایە لە ناو قەزای دوکان و هیچ حاڵەتێکی گومان لێکراوتان هەیە؟ سەرەتا سڵاو لە بینەران باینتان باش بە هیوای سەلامەتی و تەندروستی بۆ گشتی بۆ هەمووان. ئێمە لە سەرەتای بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا سەرجەم ڕێکارە پێویستەکان کە لەلایەن لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە پێمان گەیشتووە جێبەجێمان کردووە خۆی و هەماهەنگی تاوامانە بۆ لێلەوان فەرمانەکان لەگەڵ بەڕێز پارێزگار و ژووری ئۆپراسیۆنی سلێمانی لە سەرەتای پرۆسەکەی ئێمە و قەزای دوکان دەست بەجێ ڕێکاری پێویستمان کردو دەبەر لەگەڵ نەخۆشخانەی شێت غەریبەڵدنی سەرەتا ژوورێکمان کردەوە بۆ ئەو حاڵەتانەی ئەگەر هەبێت نیشانەکانی توشبووی ئەو کەسێک کە توش ببێت تایە بێت لە نەخۆشخانەی شێت غەریبەڵدنی ژوورێکی دووبێدیمان ئامادە کرد و لیژنەیەکی تایبەت لە تەندروستی لەگەڵ بەڕێوەبەری نەخۆشخانە تەشکیل کرد بۆ ئەوەی ئەگەر حاڵەتێ لە ناو قەزای دوکانە هەبێت ئێمە ڕاستەخۆ ئەو کەسانە بخەینە ئەو شوێنەوە تاوەکو لە بەتەنسیق ئەمانگی لەگەڵ تەندروستی سلێمانیە بیان گۆزینەوە بۆ شوێنەی کە پشتینیان بۆکەن. تا ئێستا لە ئێمە چەند وەکو حاڵەت هیچ حاڵەتی نەبوو لە سوورەی قەزای دوکان و ناحیەکانیە و چەندین هاوڵاتی کە نیشانەکانی تیا بووە لە نەخۆشخانە پشتینیان بۆ کراوە کە نیشانی تیا ڕاستەخۆ بە ئامانگی لەگەڵ نەخۆشخانە و لەگەڵ تەندروستی سلێمانیە گواستومانەوە بۆ پشکنین و خۆشبەختانە تا ئیسا ئەوانەیەشکە بۆی مەگەڕاوەتەوە چەندین کەسمان ناردۆ سلێمانی هیچ حاڵەتی لە ئێمە تۆمار کەرنتینەکراو ئێمە کەرنتینەکراو لە ئاستی سلێمانی کە ئەگەڕێنەوە ئەکرێت بڵین بژمارن بە تهدید نامان نییە چەند کەس کەرنتینەکراوە بەڵام هەمانە کەرنتینەکراوە و گەڕاوەتەوە هیچ کێشێکی نانیمانە. باش ئەی هیچ حاڵەتێکی گومان لێکراویش نییە؟ وەکووتم ئەوەی کە ئێمە لەگەڵ دەستگا ئەمنیەکان و لەگەڵ تەندروستیە گومانمان هەبوو لەوەی کە کەسێک نیشانەکانی تایە ڕاستەخۆ لەستم ببوورە ئەوانەیە کە بۆ نمونە ئێستا لە تەندروستی و زۆر شوێنەکان پارێزگا دەڵێن هەندێک کەس هەیە کە لە کۆماری ئیسلامی ئێران گەڕاونەتەوە و نهاتوون چ ناو کەرنتینەکان. حاڵەتی لەو شێوەتان هەیە لە ناو قەزای دوکان؟ نا ئێمە لە سەرەتای جێبەجێهاتنیە و بڕیار ڕێنمایانە بە تهدید لەگەڵ دەستگا ئەمنیەکان و تەندروستیە بە دوایچووی تەوامان کردووە ژمارەیەکی زۆرمان ناردوتە سلێمانی ئەوانەی کە گەڕاونەتەوە پشتینیان بۆ کراوە و هیچ کێشەیەکیان نەبووە. باش ئەی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی پابەندی ڕێنمایەکانتان؟ هاوڵاتیان بە شێوەیە گشتی لای ئێمە لە سنووری قەزای دوکان و ناحیەکانە پابەند بوون لە هەندێک ناحیەمانە توزی ئیشکالات دەبوون ناحی پیرەمەگرونە دوێنێ لەگەڵ لیژنە ئەمنیە توانیمان ئەوەیش جێبەجێ بکەین. ئێستا بە کۆی گشتی ناو قەزای دوکان و ناحیەکانی سنووری قەزای دوکان کە پێش تاقیمکردنتان کردووە؟ ئێمە دوای ئەوەی کە ڕێکارەکە پێویستەکانمان گردەبەر لە داخستنی شوێنە گشتەکان لە ڕیستۆرانتەکان لە مزگەوت و ئەو دوکانانەی کە بەرێکەوتنی زیاتریتیایە و کە دەبێت بۆی گرتبوونەوەی خەڵک لە چاخانە و لە کافتریاکان هەمووی وەکو پێویست بە گوێرەی ڕێنمایەکان داخراوە و هاوڵاتیانیش بە حەقەت ئیسیجابێکی باشیان هەیە و هەماهەنگ بوون و پابەندی ڕێنمایەکانن هیچ کێشە و گرفتێکمان نیە لەو بابەتە. ڕشتنوان کردووە. ئێمە لەگەڵ هەم خۆمان لە قەزای دوکان لەگە فەرمانگە پەیوەنددارەکان مەڵبەندی خۆپاراستن شارەوانی دوکان فەرمانگەی ئاو دەستگا ئەمنیەکان هێزەکانی ئاسایشی ناوخۆ هەڵمەتێکی تاوامان دەست پێ کرد بۆ ناو قەزای دوکان لە ناو بازاڕی دوکان شوێنە گشتەکان شوێنە گەشتیارەکان تەواوی ئەو شوێنانەمان بە شۆردووە و دەرمانیشمان ڕشتووە دەرمانی ڤێرکۆن و هەموو ناحیەکانیشمان ڕاستپاردووە کە ئەو دەرمانە برێژن زۆربەی ناحیەکان جێبەجێیان کردووە ئاخر ناحیەمان ناحی بنگردووە بڕیارە ئەمڕۆیان دوێنێ ئەمڕۆ جێبەجێ کرابێت. ئەچمە لای کاکرێژین بەس ئەمە بۆ پرسیارە مچمە لای کاکرێژین ئەم قەدەقکردنی هاتوچۆی درێژ دەکرێتەوە کەندە زانیاری تەبێتەوە لە لیژنەی ناو پارێزگای بە وەکو زانیاری بێمەڕانێکراوە کە درێژەکرێتەوە یان نا بەڵام بە پێشبینی خۆم درێژەکرێتەوە و بە خەناعەتی خۆم لەوانە تا سەری مانگیا دوای نەورۆز بڕۆ ئەوژەوە ئێمە ناتوانین بڕیارە بین ئەوە وەزیری ناوخۆ ئەمڕۆ دێتە ئێرە بڕیار وایە بڕیار وایە یعنی قسێکەیە لەسەرەوەی کە درێژ بکرێتەوە
من بە پێشبینی خۆمە هیچ زانیارێکم لەو بارەوەنی ئەوە ژووری ئۆپراسیۆنی سلێمانی توانین بڕیار لەوە بات لەگەڵ تەندروستی چێکی حاڵەتەکانی خۆی کاتەوە و بارودۆخەکە لێ کاتەوە لەگەڵ لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەو بڕیارە ئایا درێژەکە درێژ ناکرێتەوە. کاکڕژین لە گەشتیاریە ئێستا هەموو شوێنە گەشتیاریەکان داخراون ئەگەر لە حاڵەتێکا قەدەغی هاتوچۆش هەڵبگیرێت یان ئێستا هەندێک هاوڵاتی هەیە کە خۆیان هاتوچۆ دەکەن و هەندێکیان دێنە دەرەوە ئەگەر قەدەغی هاتوچۆش نەبێ لە ڕۆژی هەینیەوە ئیتر 20 مانگ و 21 مانگ نەورۆز دەست پێکات ڕێگە دەدەن هیچ گەشتیارێک بێتە ناو قەزای دوکان و ناوچە گەشتیارەکانی دیکەتان. بەڵێ خۆتان وەکو ئاگادارن ئێمە لە 11 مانگەوە ڕاگەانی دەستەی گشتی گەشت و گوزارمان هەبوو لە دوای ئەوە دانیشتنی بەڕێز پارێزگاری سلێمانی و بەڕێز بەڕێوەبەری گشتی و قایمقامەکانی پارێزگای سلێمانی هەبوو لەسەر ئەو بابەتە بۆیە بڕیاری کۆتایی وەکو ئەو کۆنووسەی کە بەڕێز قایمقامەکان و بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلێمانی کردویانە و داوێنێتە پارێزگای سلێمانی پەسەندی کردووە ڕێگە بە هیچ سەیران و گەشتێک نادرێت لە سنووری پارێزگای سلێمانیدا بۆیە بە هیچ شێوەیەک گەشت و سەیران نە لە قەزای دوکان نە لە سەیرانگاکانی چواردەوری سلێمانی ئەنجام نادرێت. ئەگەر بۆ نمونە قەدەغەکردنی هاتوچۆ هەڵبگیرێت خەڵک بە کورتەکەی ئەمە ئەو مسیجە بگەیەنی ینی چاوەڕێی گەشت نەبن لەم نەورۆزەیە کەس بەدڵنیاییەوە چاوەڕێ نەکەن لەبەرەوەی بڕیارەکە زۆر وازەحە هەم ئەوەی کە لە دەستەی گەشت و گوزارەوە هاتەوە هەم ئەوەی کە پارێزگای سلێمانی نردوێتی بە هاوکاریەکە ئیداریەکانی قەزاکان و ناحیەکان بە هیچ شێوە ڕێگە بە تەجەموع و گەشتکردن نادرێت لە شوێنە گەشتیارەکاندا. باش بابەتێکی دیکە هەیە کە هەندێک کەس هەیە پێشووتر شوێنیان حەجز کردووە لە مانگی 12 و 1 و ئەوانە شوێنە حەجز کردووە لە دوکان و کۆمەنزانی لە نەورۆزە دوکان زۆر قەرەباڵ خەبێ ئەمانە چیان ینی لێدێ قەرەبوو ئەکرێنەوە ئەمە ئەو کەسانێک کە شوێنیان حەجز کردووە یەک دوو ئەو ناوچانەی ئەو شوێنانی گەشتیارەکان کە ئێستا داتان خستووە قەرەبووی ئەو خاوەن شوێنانە ئەکەنەوە بەڕست دەزانی جارێ زووە بۆ ئەو بابەتە بەڵام بەدڵنیاییەوە حکومت ڕێکاری تایبەت ئەگرێ بۆ ئەم بابەتە و لە ئایندەدا ئینشەڵا دووە تێپەڕبوونی ئەم تەنگژەیە بەدڵنیاییەوە حکومت چارەسەرێ بۆ ئەمەژە دۆزێتەوە بۆ شێوەیە ئەبێ کە هەموو لایەک بەدڵیان بێت. ئەی هاوڵاتیەکانەوەی کە شوێنە حەجز کردووە هاوڵاتیەکانیش وەک پێم وتی ئەمە بارێکی نەخوازراوە کە بەسەر هەمومانە هاتووە بۆیە ئێترە بێ بە بەدڵێکی گەورە ئەوانی ژوەری گرن ئەمە شتێنێ لە ویستی هیچ کەسێکمانە هەبوو پێ و بۆ بەژەوەندی گشتی و تەندروستی هەموو لایەکە بۆیە ئەمە وەگوتم حاڵەتێکی نەخوازراوە ئەوانیژە بێ تەقبولی ئەوە بکەن ئەم فترەیەوە لە ئایندەشە وەگوتم بەرنامە ئەبێ بۆ دانیشتنە سەر ئەم بابەتانە و چی بکرێت و چۆن قەرەبووی ئەو خەڵکانە بکرێتەوە کە پێشوەختە تەڵەبیان هەبوو و کانسڵ کراوەتەوە. باشە گرفتەکە لە سەر کۆنتترۆلکردنی خەڵکەکەیە کە بابندی ڕێنمایەکان نابن قەرەباڵخە بن پێکەوە کۆ ئەبنەوە خۆ هەندێک کەسێ هەندێک شوێن هەیە دەڵێن ئەگەر بچنە شوێنە کراوەکان و شوێنە گەشتیاریەکان لەوانەیە باشتر بێت بۆ ئەم نەخۆشیە. ئێمە لەگەڵ بەڕێز کاکسیروانە خۆمان تەجروبەیەکمان کرد چەند جومعەیەک پێشووتر خۆمان سەردانی شوێنە گەشتیارەکانمان کردووە ئەوەی تێبینیمان کردووە تەجەموع دروستە بێت بەریەکەوتن دروستە بێت لە شوێنە گەشتیارەکانە بۆیە دیراسەیەکی زۆر کراوە لەسەر ئەم بابەتە وەک بە بەڕێزیشتم بوو ئەو کۆبوونەوەی چواردەیمان کە بەڕێز قایمقامەکان و بەڕێز بەڕێوەبەری گشتی کە ئەنجامیاندا و کۆنووسەکان نووسی لە ئەنجامی خوێندنەوەیەکی چەند ڕۆژی بوو بۆ ئەو بابەتە و دیراسە لەلایەن هەموو بەڕێوەبەرایەتەکانی سنووری بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلێمانیەوە کراوە لەسەر ئەم بابەتە بۆیە ئەوەی تێبینیمان کردەوەی خۆشمان لە مۆزوعەکان بینیمانە ئیلا تەجەموع دروستە بێت لە شوێنە گەشتیارەکانە بۆیە ئەم بڕیارە زۆر دروستەکە دراوە و بۆ پاراستن و بەرژەوەندی گشتی تەندروستی هاوڵاتیانە. باش کاکسیروان قەزای دوکان ینی ڕێگەی هاتوچۆی پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێرە بۆ ئیدارەی ڕاپەڕی نیشانی هاتوچۆیەکی زۆر هەیە لەوێن ئەگەر ئێستا قەدەغی هاتوچۆش کرابێت بەڵام هەندێک حاڵەت هەیە هەر هاتوچۆ ئەکرێت لەو شوێنانەیە ئێوە چیتان کردو بۆ ئەوەی کە قەزاکەتان بە شێوەیەکی گشتی سەلامەت بێت لەو بابەتەوە بابەتی داخستنی چێشخانەکانیش هەندێک خەڵکەیە گرفتیان هەیە لەگەڵەوە دەڵێن بۆ تۆ لە سلێمانی و چیتە هەولێر ینی پێویستە بە نان خواردنیە کە هەر ئەبێ لەو ڕێگایە. ئێمە داخستنی چێشخانەکان ئەوە بڕیاری ئەنجومەنی باڵایە ئەو شوێنانی کە بەرێککەوتنی تایە کێشەکە لەوایە ینی ئامان هەدەفەکە ئەوەیە خەڵ بەریەک نەکەوێت قەرەباڵەخی کەم بکرێتەوە ئەو بەریەکەوتنە لە چێشخانەکان دروستە بێ شوێنێکین کە
سەرڕێگەی هەولێر و دهۆک و ڕاپەڕین وەکو جەناب باسی کرد بە پێچەوانیشەوە بۆ ناوچەی سلێمانی و گەرمیانوان هەمی بەلای ئێمە تێپەڕێ ئەمە بە حەقەت شوێنەکەی مە حەساسە جیاوازتر لە شوێنەکانی تر بەریەکەوتنێکی زیاتریدا دروستە بێ ئامانجەکە لەوەیە گرفتەکە وایەوە بڕێنماییشە ئەبێ جێبەجێ بکرێ وەکو خۆی و خاڵی ئەوەی کەوتم کردن ئێمە لە ئەنجومەنی باڵاس ئۆژوری ئۆپراسیۆنی سلێمانی و بەڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆوانیش پێمان ڕاگەنراوە دەسەڵات درا بە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە بۆ ئەو حاڵەتانی کە پەیوەندیان بە ژیانی بابەتی خۆراکی و خەڵکێکی ئیلتیزامی حکومیانەیە یان نەخۆشیانەیە بۆ لەبینی ناوچەکان هاتچۆکن یا لە هەولێر و دۆگیری خواردەوە گەڕێتەوە سنووری قەزای دوکانیان لە ڕاپەڕینەوە یا بە پێچەوانەوە ئەو ئالێتی کە دانرا بوو بەڕێز پارێزگاری سلێمانی دەسەڵاتی هەبوو بۆ ڕێپێدان بۆ ئەوەی کە لە سنووری سلێمانی بۆ هەولێر و دووەک ئەو ڕێکەپێدانی بۆکردن بە پێچوانەوە دەسەڵاتی دا بۆ ئێمەش منۆک و قایمقامی قەزای دوکان دەسەڵاتمە بوو بۆ ڕێکەپێدان بۆ ئەو کەسانی کە لە سنووری قەزای دوکانەوە تێپەڕن بۆ ئیداری ڕاپەڕین و لە ئیداری ڕاپەڕینشەوە دەسەڵات درراوە بەوان بە پێچەوانە بۆ سلێمانی و دەسەڵات درراوە بۆ ئێمەش بۆ ڕێپێدان بکەین بۆ ئەو کەسانی کە بەرەو سلێمانی یعنی لە قەزای دوکانەوە بۆ ڕاپەڕین و قەزای دوکان بەڵام ئەوەی کە لە ئالێتی جێبەجێکردنی بڕیارەکە تێبینیمان کرد لە دوو ڕۆژی ڕابردووە فشارێکی زۆر لەسەر بازەکان دروست بوو لە لەسەر ناو شاری سلێمانی دروست بوو خەڵکێکی زۆر کە ئەم حاڵەتە نوێ بۆ ئەوان و تحملی ئەویان ناکرد لە ماڵا بمێنەوە فشارێکی زۆر خستەوە سەر قەزاکان لە ئێمە باش بوو بە حەقەت کۆنتترۆلی وەزئەمان کردو بەڵام ئەوەی تێبینیمان کرد لە سلێمانیە زەختێکی زۆر لەسەر قایمقامێت و کاروباری ناوخۆی پارێزگا هەبوو بۆ ڕێگەپێدان و وەرەقە وەرگرتن بەڕێز پارێزگا دوێنێ بە بروسکە پێ ڕاگەیان کە ئەو دەسەڵاتە ڕاگرن ڕێکەپێدان نەکەن بۆ هیچ کەسێک و ئێمە ئەگەر حاڵەتێکی زۆر زەرور هەبێ بە هەمانگی لەگەڵ بازگەکانی ئاساییشە تەنسیقی تەواومان هەیە ئاگاداریان نەکەینەوە ئەوەی کە ئیلتیزامێکی فەرمانگەیەکی ئەوەی کە نەخۆشێکی هەیە ڕێگەپێدان ێستا نەماوە ڕێگەپێدان بە وەرەقە و بە ڕسمی نەماوە بەڵام ئێمە بە هەمانگی لەگەڵ هەموو قایمقامێتەکان هەموو قایمقامێتەکان ئەوەی هەبێت لە دەسەڵاتی بەڕێز پارێزگارە و کاروباری ناوخۆی پارێزگای سلێمانیە قایمقامێک زێندە زانیاری هەبێت لە مرکزی سلێمانی شەهر وایە ئێمە بروسکەمان بۆ هاتووە لە بەڕێز پارێزگارە و ئەڵێ سەرجەم قایمقامێتەکان دەسەڵاتی ڕێگەپێدان ڕاگرن تا کاتی خۆمان ئاگادارتان دەکەینەوە باشە هەر لەسەر مەسلەی هاتوچۆکان من لە هەندێک وڵاتان بە تایبەتی لە چیت بینیم کە دەڵێن چۆن کۆنتترۆلی بابەتەکەیان کرد ڕشتنیان لە شوێنە گشتیەکان داناوە هەر ئۆتۆمبیلێک لە هەر بازگەیەک لە هەر شوێنێک هاتوچۆکات ڕشتنی بۆ ئەکرێت ئەو هەنگاوەتان نەناوە ئێوە ئێمە خۆتەزانی ئەم دۆخی کە لە کوردستانە دروست بووە شتێکی نوێیە بۆ هەرێمی کوردستان و بە حقەتی جێ دڵخۆشی لە پارێزگای سلێمانی هەنگاوی یەکەم درا و پێشوەختە ئامادەکاری باشی بۆ کرا ئەوەی جێ دڵخۆشی لە ئیداری سلێمانی پارێزگا ڕێز پارێزگار و لە تەندروستی سلێمانی هەنگاوی باش درا ینی لەگەڵ هاتنی پەتاکە و بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە کۆمەڵی هەنگاون درا کە لەوانەیە لەو کاتا تۆزێک جێگەی دڵڕاوکی خەڵک بێ بەڵام دەرەنجامەکەی باش بووە بەڵام ئەمە وەکوتم تازەیە و هەنگاو بە هەنگاو دۆخەکەت زۆر خراپ نەبوو بۆی ئێمە ئەوە بگەین ئەوحەدا و داوای پێداویستیشمان کردووە ئەگەر لیژنەی باڵا و تەندروستی سلێمانی گەیشتەوە ئەنجامەی کە دۆخەکە بەرەو خراپتر ڕات و حاڵەتەکان زیاترن ئەو کاتە حکومە دەبێت ڕێکایەتە بگێتە بەر و لە دەواازەکان و لە بازەکانە ئەو ڕێکاری کە جەناب و ئاماژە پێ جێبەجێ بکرێت. کاک دەژین ئێستا هەموو شوێنە گەشتیاریەکانتان بە فەرمی هەمووی داخراوە هوتێلەکانیشتان داخراون لە قەزای دوکان داخراوە هوتێلەکانتان بەڵێ هەرممان داخستون ئەنی هیچ شوێنێکتان نیە هیچ شوێنێکی گەشتیاریمان نییە لە دوکانە ئێستا خەڵک وەربگرێت. ئەی وتێلی پێنج ستێرەیتان هەیە پێنج ستێرەکانیش داخراون ئێمە وتێلی پێنج ستێرەمان هەیە بەڵە لە ڕابردووە هەنێکیان بەهۆی نەبوونی شوکارەوە ڕانەگرت مۆسمی گەشتیاری ساڵی تازە کە لە 23 زۆربەی کات دەستیان بە سەرەتای دەست بەکاربوونیان دەست پێ کردەوە لە 23دا ئەم ساڵ ئەمەش دواخراوە بە حکمیەوەی بڕیارەکە کە دەرچۆ تاکو یەکی چوارە تا کاتێکی نادیارە بەڵامەوەی کە لە دەستەوە هاتۆ تا یەکی چوار بۆی ئەمان چاوەڕێی ئەم بڕیارەکەن هەموو شوێنە گەشتیاریەکان و ڕێستۆرانت و کافتریا و ئەوی بابەتی گەشتیاری لە سنووری قەزای دوکان ئەم نەورۆزە دوکان نییە نەخێر باشە دواوتت بۆ ئەوەی کە ڕێنمایی گەشتیاران بکەی کە ئەگەر بەداخۆیانی هەندێک کەسەیە کە قەدەغەکردنی هاتوچۆشار زۆر پابندی ڕێنمایەکان نابن بۆ گەشتیاران ینی ئەمە مودەتێکە لەوانێت تێ بپەڕێ ئەتوانن لە کاتی دیکە سەردام بکەنەوە و دواوتەشت چیتێ خۆی گەشتکردن بۆ کات و خۆشی بەسەربردننی هاوڵاتیانە و ئەم بڕیارانش کە دراوە هەر بۆ خۆشی و خۆشگوزەرانی هاوڵاتیانە بۆی بە دوور بن لە پەتا و نەخۆشی بۆیە داواکارم لە هاوڵاتیان
ئەم فترەیە لە ماڵەوە بمێننەوە و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێکەن تا بە دوور بن لەم پەتاوەی شەڵا لە ئایندەشا ئەمە شتێ پڕێین. باش کاکسیروان ئێوە گودواوتتان و لەگەڵ شابزان بودجێ پێویستان لەبەردەستە بۆ ئەوەی بۆ ڕوبڕووبوونەوەی ئەم بابەتانی کە ئاکرێ بۆ ڕێکارەکان بگرنەبەر. ئێمە لەگەڵ بەڕێز پارێزگار وەکو ژووری ئۆپراسیۆنی سلێمانی و لیژنەی باڵا هەمانگی تاوامانەیەوە وەکو بوجا ئێمە لە کۆبنەکەمان تاوتێەوە دۆخەمان کرد خۆت زانی زۆربەی دوکان و بازار و ئالەتی ئیدارەکانی شوکاری ئیدارەکان لە ڕووی حساباتەوە هەمی داخراوە ئێستا ئێمە پێشنیارمان کرد بۆ بەڕێز پارێزگار کە خۆیان لە ڕێی لیجانی خۆیانەوە ئەگەڵ پێداویستیانەی کە ئێمە پێویستمانە بەڕێزیانترا 1 ملیاریان نات بۆ بەڕێبراتی گشتی تەندروستی سلێمانی ئێستش دوێنێ وەزیری تەندروستی گوتی کە بودجەی دووهەمی ڕۆبەڕووبوونەوەی کۆرۆناش سەرفکراوە هیچ نەگەشتوە دەستی ئێمە تاوتوێەوەمان کرد لەگەڵ بەڕێز پارێزگارە وەکو باسم کرد فەرمانەکان ئێستا دەوامیتیان نییە و ئەوەی کە پێداویستی تەندروستی ئێمەدا پێویستمانە لە پاکەرەوە لە دەمامک و دەستکێش و ئەو پێداویستیانەی کە پێویستن بەکاربێت لە لایەن هێزانامنەکان و لەلایەن تیمەکانی ئێمە و لیژانە ئاوەشەکانەوە داوامان لە پارێزگار کرد وەکو پێشنیاری زۆربەی قایمقامەکانەوەمان پێ باش بوو کە لیژنەیەک لە پارێزگای سلێمانی خۆیان ئەو پێداویستیانەی کە ئێمە پێویستمانە ئەوان دابینیکەن و تەوزیعەکەن بەسەر قەزا و ناحێکان موافقەتی بۆ کراوە ڕەزامەندی دراوە لە ئەوەی کە من ئاگادارم چەند ڕۆژی ڕابردووە قەرارە لە ئیمڕۆ بەیانیە دابەش بێ بەسەر ناوچەکە و من پێم خۆشە لێرەوە سوپاسی دەستگا ئەمنیەکان بکەم هێزەکانی ئاسایشی ناوخۆ بە حەقەت ڕۆڵێکی بەرچاوە بینین پێشمەرگە ئاسا ئێستا لەگەڵ دۆخەکەەوە کارمەندانی تەندروستی کەڵێم هێزەکانی ئاسایشی ناوخۆ لە ئاسایش لە پۆلیس لە بەرگری شارستانی لە پۆلیسی کارەبا فەرمانەکانی شارەوانی گەشت و گوزار فەرماگی خۆپاراستنی تەندروستی لیژنە هاوبەشەکان لیژنە هاوبەشەکانی چاودێری بازار و لیژنەی تەندروستی و لیژنەی گەشت و گوزار و فەرمانگەی ئاو تۆڕەکانی ناوی چییە مەحەتەی کارەباکان مەحەتەی وەبرێنانی کارەبا ئەمانە بە حەقە سەربازی ونن ئێستا لە ئەرکدان ئەم دۆخەی کە ئیسا پارێزراوە ئەو خزمەتی کە ئەگەی بە هاوڵاتیان لە دەرەنجامی ئەرک و واجباتی ئەوانایەوە لێرەوە سوپاسی قەزای دوکان و دانیشتوانی بکەم بە خاوەن دوکان و کاسبکارەکانی شەرەوە بە حەقەت هاوکارمان بوون و لە ڕاگررتنی نرخی بازار و بەرز نەکردنەوەی نرخ و قۆڕخ نەکردنی بازار و ئەم دۆخە ڕۆڵێکی بەرچاویانە بۆ هەماهەنگی تەواون بە زۆر سپاسانەکەم هیوای تەندروستیکی باش و سەلامەتی بە هاوڵاتیان نەخوازم داواکارم لە هاوڵاتیان پابندی ڕێنمایەکان بن ئەمانە لە پێناوی بەرژەوەندی سەلامەتیوانە. زۆر سپاس سەرێکە لە بەڕێزان سیروان سەرحەد قایمقامی دوکان و ڕێژین ڕەوف بەڕێوەبەری گشت و گوزاری دوکان زۆر سپاس بۆم تەوەری بەرنامەکە لەگەڵمانە بوون. لە تەوەری سەوین بەردامەکەماندا باس لە وەرزشی نێوماڵ دەکەین سەرەتا راپۆرتێکمان لەو بارەوە ئامادە کراوە و دواتر گفتوگۆی زیاتر لەسەر بابەتە دەکەین. بە دروشمی کۆرۆنا لە دەرەوە و وەرزشکردن لە ماڵەوە وەرزشکاران پارک و شوێنە گشتەکانیان چۆڵ کردووە و لە ڕێی بڵاوکردنەوەی چەند کورتە ڤیددیۆیەکیش هاوڵاتیان هۆشیار دەکەنەوە کە دەتوانن لە ماڵەوە جوڵەکانیان ئەنجام بدەن با پێکەوە بینەری ئەو جوڵانە بین. سڵاتان لەبێ هاوڕێان سڵات لە هەمووتان هی مەجموعەیە تەمرینمان بۆ کردوون کە لە ماڵەوەتان ئەنجامی بدەن بە بۆنەی ئەم بارودۆخەی کە هاتوتە ڕووی لە هەمومان کردووە بە هیوای سودبووین بۆ هەموو لایەک هیوادارم دووبارەی کەنەوانەیە و سودی لێبووین. منی شازەمبەرەوە بەردابوونم چاڵەنجەیە وەرزش لە ماڵەوە کۆڕۆنا لە دەرەوە هەیە تەندروستێکی باش بۆ هەموو کورد و پیرۆستان و وەرزشکاران. هی ئەستا سرعت 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 هی بژی پاڵەوان.
بەم شێوازە دانیشی دەست و قاچمان دەستی چەپ و قاچی ڕاست پێچەوانە هەرجار هەمووان پێکەوە بڕیاریان داوە ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا ببنەوە و بۆ ئەوەش پابەندی ڕێنمایەکانی تەندروستین کە دەوترێت پاراستنی خۆت پاراستنی ئازیزانتە. ژمانڕۆڤ گەلی کوردستان سلێمانی. هەر لەسەر هەمان بابەت و بەهێزکردنی سیستمی بەرگری کە پێشووتر زۆر قسەمان لەسەر و بابەتە کرد کە سیستمی بەرگری چۆن بەهێز دەکرێت لە ڕۆ تەندروستیەکەی قسەمان کرد لە ڕۆ خۆراکیەکەی هەر لەم بەرنامەیەدا قسەمان لەسەر و بابەتە کرد. ئێستا لە ڕۆوەشیەکەی چی بکەین کە بۆ ئەوەی کە لەم کاتەشی کە لە ماڵەوەین یاخود ئەگەر شوێنێکە بێ نزیک بێت لێمان زۆر دوور نەکەوینەوە بۆی پابەندی ڕێنمایەکان بین قەرەباڵخی دروست نەکەین کە بتوانین وەزشکەین و سیستمی بەرگری لەشمان بەهێزکەین. بۆ ئەمە ستە میوانداری بەڕێز دکتۆر سیروان حەمیدمان کردووە کە پرۆفیسۆری یاری دەدەرە و دکتۆراکەی لە فیسۆلۆژیای ڕاهێنەری وەرشی خۆراکە و لە هەمان کاشدا ڕاهێنەری نێودەوڵەتیە لە گۆڕپان و مەیدان و ڕاهێنەری هەرێکە لایەنی سیدوانی نوێ و هەڵبژاردەی عێراقیشە. دکتۆر ڕۆژ باش بخێر بێن. سپاس دەکەم بژی سپاس دەکەم. دکتۆر چی بکەین لەم کاتەیە کە هەمیشاڵێن وەرزش بکەن بەڵام ئێستا هۆڵەکانی جەم داخراوە و تا ڕادەیەکیش ئەو شوێنە گشتیانەی کە ئەتوانی بۆ نمونە لەناو شاری سلێمانیە بچی پارکی ئازادی بێ هەواری شار بێ شوێنێک بێ لەمانە بچی وەرشی تیا بکەی ڕێگە نادرێت. چی بکەین بۆ ئەوەی کە سیستمی بەرگری لەشمان بەهێز بکەین بە وەرزش؟ بەهێزکردنی سیستمی بەرگری بەڕاستی شتێکە زۆر ئاسان نییە، یعنی شتێکی قورسە و ئەمە کارێوێت بەڕاستی کاری چەندین ساڵەیەوێ و ئێستا لەم کاتەیە کە ئێمە تووشی شۆکێک بووین، یعنی تووشی وەبایشی عالەمی بووین کە ئەم ڤایرۆسەیە و لە ئارادا و هەموو جیهانی گرتوێتەوە. ئێستا ئێمە بیری کۆمەڵێک شتمان کەوتێتەوە کە خۆزگە پێشتر ئێمە ژیانمان سیستمی ژیانمان لەسەرەوە ڕابێنایە کە ئەگەر شتێکی ئاوا هاتە پێشەوە بتوانین بەرگری لە جیسمی خۆمان بکەین و بتوانین سیستمی فیسیۆلۆژی جیسمی خۆمان بە شێوەیەک دیزاینکەین کە بەرگەی هەموو پێشاتێک بگرێت. بۆ پرسیارەکەی جەنابەت بەڕاستی بەهێزکردنی سیستمی بەرگری زیاتر ئەمە کارێکە پێشینەیەکی زۆری ئەوێ. بۆ نمونە لە ساڵی یەکەمی لەدایک بوونەوە هەتا 20 ساڵی یەکەم زۆر گرنگە بۆ مرۆڤ بۆ ئەوی بتوانێت سیستمێکی بەرگری زۆر باش بۆ خۆی بنیاد بنێ. لەو 20 ساڵی تەمەنی سەرەتایدا بەڕاستی زۆر پێویستە تۆ وا بکەی هەمیشە جسمت بە شێوەیەک بێ کە دوورکەویتەوە لەو عادەتە خراپانەی کە لە کۆمەلگای هەیە کۆمەڵە شت هەیە کە ڕوخێنەرە بۆ سیستمی بەرگری تۆ بۆ کۆئەندامی سۆڕی خوێنی تۆ بۆ خوڕەکە سپیەکانت بۆ کۆمەڵە شت وەکو مەسەلەن لەو تەمەنە خواردنی جگەرە و نێرگەلە و یاخود کۆمەڵێک تێکچوونی سیستمی خەو بەڕاستی ئێمە زۆر کێشەیە ئێستا لەم کاتە ئێمە هەر کاتێ عوتڵەیەک بێتە پێشەوە یا شتێک بێتە پێشەوە یەکەم شی کە تێگەچێ سیستمی خەوی ئێمەیە کە سیستمی خەوی ئێمە شتێگەچێ بەڕاستی بە تایبەتی مناڵانمان ئەوانەی کەوەکو پێم وتی لە سەرەتای 20 ساڵی یەکەمی تەمەنیان کە ئەبێ بەردەوام ئەو سیستمی کە پێشتر هەیەیان بۆ لە کاتی قوتابخانە و خوێندنگا و یاخۆ سیستمی ڕۆژانی نۆرماڵی خۆیان هەمان سیستم پەیڕەو بکەن. نابێت ئەمانە بەڕاستی بمێنەوە سەعات 2-3 شەو دیسان بە ڕۆژدرەنگ هەڵستن و کە هەڵەسن سیستمی خواردنیشیان لەگەڵ یا تێگەچێت کە بەڕاستی ئەمانە ڕوخێنەرە بۆ سیستمی بەرگری. بۆیە ئەمانە بەڕاستی پێشینەیەکی زۆری ئەوێ و بە ئینسان وعی هۆشیارێکی وای هەبێت کە بتوانێت بە شوێک دیزانی سیستمی بەرگری خۆی بکات بە شێوەیەک کە ئەو ڕێنمایانە جێبەجێ بکات کە پێویستە بۆ سیستمی بەرگریی بەهێز کە کاتی وەزعشی وایەتە پێشەوە بتوانێت بەرگری لە خۆی بکات. باش ئێستا ئەمە گریمان ئەمەمان نەکردووە. ئەی لەم حاڵەتی هەرچەندە ینی ئەوە زۆر قورسا بەپێی قسەی پسپۆرەکان و بەڕێزیشتان کە ئێستا لەم ماوە کورتەیە کە بتانی بە پەلەیی چونکە سیستمی بەرگری بەرنامەیەکی گەورەی ئەوێت و وەکو خۆت ئەبێت لە تەمەنێکی زۆر هەوڵەتیا بێ و ئیشە بکەیت. بەڵام ئێستا هەرچۆنێک دەبێت لەم کاتەیە چی بکەین دکتۆرانی بابەتەکە لەسەر ئەمەیە؟ بەڵێ ئەوەی کە ئێستا هەیە ئێمە ئەتوانین تەوازنی کێشی خۆمی لەشی خۆمان ڕاگرین. ئەتوانین بە هەندێک جوڵەی وەرزشی لە ماڵەوە کۆمەڵێک شت بکەین کە وەکو بەڕێستم وت کاسی سیستمی خەومان تێگەچی سیستمی خواردنیشمان تێگەچێ لەگەڵیا و بە تایبەتی مانەوە لە ماڵیشا بە شێوەیەکە کێسە قەدەغەکردنی هاتوچێ و خەڵک بۆینێ بڕواتە دەرەهەوە بێ هەمومان ئەو ڕێنمایانی وەزارەتی تەندروستی جێبەجێ بکەین کە بەڕاستی لە بەرژەوەندی هەموو لایەکە بۆ ئەوی بتوانین کۆنتترۆلی ئەم بارودۆخی ئێستا بکەین.
تو ئەبێ کارێک بکەی کە ئەم خواردنە زۆری کە ئێستا لە ماڵەوە ئەخورێت و لە بەتاڵیا و لە ئەوەیە یعنی کارێ بکەیت کە تەوازنێکی باڵانسێکی جسمی خۆت ڕاگری کە پێشتر چۆن بۆ شێوەیە بهێڵیتەوە بۆ ئەمەش بڵێ ڕاستە تۆ ئەبێ جوڵەی وەرزشی بکەی ئەبێ ئەو جوڵە وەرزشیانە بکەی کە بە سوودن ئەو جوڵە وەرزشیان چونکە لە سنوورێکی کەمایە و لە چوارچێوەیەکی کەمایە ناتوانانی هەموو جوڵەیەکی وەرزشی بکەیت و پێشتریش بۆ نمونە ئەگەر تۆ جیازێکی وەرزشیت نەبوو بێ لە ماڵەوە ئێستا ناتوانانی دیسان کۆمەڵێکشت بکەیت بۆ نمونە جیهازی ترێدمیل ڕاکردن و ئەوانە دایم پێویستە لە ماڵە هەبێ بۆ ئەوەی کە شتێکی ئاوایەتە پێشەوە بتوانانی تۆ جوڵەی خۆت بکەیت بەڵام لە ناوماڵە تۆ ناتوانانی ڕاکردن بکەیت لە ناوماڵە ناتوانانی کۆمەڵە جوڵی زۆر بکەیت بەڵام ئەتوانی و تەمارینە سویدیانەیە خۆت ئەو ڕاهێنانانی کە پسپۆرانی وەرزشی بە پرسکردن بە پسپۆرانی بەڵێ تەمرینی سویدیش سوودی خۆی ئەبێت بەڵێ بەڵێ بەتاکید هەموو جوڵەیەکی بەڵێ مامۆستا هەموو جوڵەیەکی وەرزشی سوودی خۆی هەیە بەس لێرا کێشەکە لە چیایە ئەمە لە ڕێی فیسیۆلۆژیەوە چۆن شیەکەینەوە بەو شێوەیە شیەکەینەوە کە ئێمە کاتێک مرۆڤ کە لە دەرەوە بێت ڕۆژانە ئیشوکاری نۆرماڵی خۆی هەیە و ژیانێکی ئاسایی خۆی ئەکاد لە دەرەوە پێویستی لە کوڕانە پێویستیان بە 2500 تا 2600 بڕکالۆری هەیە بۆ ئەوی جسمیان بتوانێت ئەو کارە و چالاکیانەی کە لە ڕۆژانی خۆیان هەیە ئەنجامی بات و پێویستی بۆ بڕکالۆریە هەیە و بۆ کچانیش ئەمە ئەگاتەم بڕاگاتە 1500 تا 1600 کالۆری کە جوڵی ئەوان کەمترە پێویستیان بە بڕێکی کالۆری کەمتر هەیە بۆ ممارەسەکردنی ژیانی خۆیان ئێستا کێشەکە لەکوێ دروست بووە تۆ لەوانەیە لە ماڵەوە ئەو بڕە کالۆریە بخۆیت بەردەوام دەست بکەوێت بەڵام کێشە گەورەکە لێرە ئەوەیە کە تۆ سەرفی ناکەی ئێمە جاران سەرفمانەکرد بێژەوەی ئێمە لە ماڵەوە گۆشەگیر بین و بمێنین و بەم شێوەیە ئێمە لە دەرەوە سەرفمانەکرد بە ئیشوکارە چالاکی ڕۆژانی خۆمان بۆ نمونە لەوانەیە بڵێم 1500 و زۆر جارێکە جوڵە وەرزشەکانمان بگێتە تا 2000 کالۆریمان سەرفە کرد بەڵام ئێستا تۆ لە ماڵەوەی سەرفی ناکەی و لەگەڵی شیا خواردن ئەخۆیتەوە بۆ نمونە ئێمە گەرم ڕۆ لە ماڵەوە برە خواردنی زۆر خۆین و بڕی کالۆریمان بەرزکەنی بۆ 2500 بڕ کالۆری لە لەشمانە و تۆ ئەمڕۆ نەجوڵای لە ماڵەوە هیچت نەکرد باشە لەوانەیە بتوانی بە هەندێک جوڵەوە بە هەندێک ئیشوکاری ناوماڵ و خۆمەشغوڵکردن بەو ئیشوکارانەی کە لە ناوماڵە هەیە بتوانی 1000 بڕ کالۆری لێ سەرف بکەیت 2000 ئەمێنێتەوە کاتێک کە ڕۆژی دووەمیێت و دیسانەوە خواردنی ترە خۆیتەوە ئەم بڕە کەڵەکە ئەبێت یعنی بڕەزیەکانی کالۆری ماوە لە جسمی مرۆڤ کەڵاکە ئەبێت لەسەر جسمێت و ئەمەوە ئەکات کە بڕەکەی زۆر بێ و کاریگەری زۆر خراپی لەسەر جەسە دەبێت بۆ قەڵەوبوون بۆ دروستبوونی چاوری ناوخوێن بۆ دروستبوونی چاوری ژێرپێست متشائیم ببین لە مۆزوعە بەڵێ متشائیم بە ڕۆگەشببینیەکە قسە لەسەر بابەتەکە چی بکەین بۆ ئەوەی منیش مەبەستم ئەوەیە مامۆستا مەبەستم ئەوەیە کە ئێمە ضرورە بجوڵین يعني بەسم قسەکەی جەنابەت بوو کە سەرتا لەوانەیە بۆ نمونە یەکجار ینی قەدەغەکردنی هاتوو چۆکە شێندە توند نەبووە لەوانێت تۆ لە گەڕەکەکەی خۆتاندا ینی با بێ بە قەیچەکە بابەتێکی نۆرماڵ بێت لە گەڕەکەکەی خۆتا ڕابکەی وەرزش بکەیت لە گەڕەکەکەی خۆتا بێ یانوانەیە کە لە سیتیەکەیان لە سیتیەکە ئەتوانن ئەم بابەتانە ینی سوودیە بێ بەڵێ زۆر ڕاستە من زۆر کەس پەیوەندی پێوە کردو نەسیحەتی زۆر کەسم کردووە کە تۆ ڕێگەی بازارت لێژیراوە ڕێگەی کۆمەڵی شوێن ڕێگەی تێکەڵبوونی خەڵکت لێژیراوە لە بەرژەوەندی خۆتەوە و ئێمە بەسپاسەوە ئەبێ ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەین بەڵام تۆ ئەمە بەو شێوە نابێت کە تۆ دانیشیت و هیچ جوڵەیەک نەبێت کەس ڕێگەی ئەوەی لێ نەگرتووی کە لە دەروبەری ماڵی خۆتا تۆ هەندێک جوڵە بکەیت بە قەرباڵخینە بەڵێ بە تێکەڵبوونی خەڵک نانی بۆ خۆت ئەمە شتێکە بۆ خۆتە بۆ تەندروستی خۆتە بۆ سووتانی ئەو بڕە کالۆریە کە لە لەشی خۆت یاگنە لە لەشیەکێکی ترە بۆ یەکەواتە تۆ ئەبێ پەیڕەوی سیستمێکی وا بکەیت کە بتوانین لە ماڵەوە هەندێک جوڵەی وەرزشی بکەیت تەمارینی سوێدی یاخود ئەو تەمارانەی کە بە جیهاز دەکرێت بە مەتا دەکرێت و ئەمانە شێوەکەی چۆنە و ئەگەر بتوانێت لە ماوەی 45 دقیقە تا کاتژمێرێک بتوانێت هەندێک تەمارینی زۆمبا بکەیت هەندێک تەماری ئەمانە ئەکرێت بەڕاستی ڕۆژێک یان لە هەفتەیەکە چەند ڕۆژ و ڕۆژی خۆت وتە بەپێی تەمەنە گۆرە بەپێی مرۆڤەکە بەپێی ڕەگەزەکە ئەگۆڕێ بەپێی ئەو کەسە کە ئایا پێشتر کەسێکی وەرزشەوانێکی بەهێز بۆ یا وەرزشەوانێکی نۆرمال بۆ تەنها بۆ خۆی وەرزشی کردووە یعنی بە شێوەیەکی گشتی لە کەسەکانەوە کەسێکی ترە گۆڕێ ئەمە پێویستی بە ڕێنمایی دوای ئەچمە سەر وەرزشکارەکان بۆ کەسێکی ئاسایی ئێستا لە هەفتەیەکە چەند ڕۆژ پێویستە بۆ نمونە ئەم جوڵەی هەبێ جوڵەکەشی چەند کیلۆمەتر بێ و لە ڕۆژیان چەند سعات ینی ئەم وەرزشانە بکە بەڵێ بۆ کەسێکی نۆرمال کە وەرزشەوان نەبوو بێت و لەم کاتە بێوێ ئەو بڕە کالۆریە نابەسوودی کە لە جسمیا هەیە کۆ بێتەوە بیسووتێنێ بەڕاستی ئەگەر هەفتەی 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ بتوانێت ڕۆژی 45 دقیقە بۆ سەعاتێک هەندێک تەمارینی زۆمبا و سویدی و هەندێک تەمارینی ئەو جوڵە ڕاکردن لە شوێنی خۆتا و ڕۆشتن بەسەر قادرمەیە و هەندێک جوڵەی تر و بەتابەتی ڕۆیشتن یعنی ڕۆیشتن زۆر گرنگە ئەگەر بتوانی وەکو بەڕێزت باست کرد بتوانین لە دەوروبەری ماڵی خۆت لەو جادەی کە لە بەردەم تا ئیستیغلالی ئەو حەدیقەی بکەی لە بەردەمی ماڵی خۆتا ئەگەر تەمەنێکی گەورەت هەبێت لەسەر و 35 ساڵ و ئەوانەوە بەڕاستی
ڕۆیشتن زۆر بە سووترە لە ڕاکردن بۆ ئەوی تووشی التهاباتی مەفاسڵ و کۆمەڵشتن نەکاتکە ڕۆشتن یەک سیفەتی هەیە بۆ نمونەگەر تۆ سەعاتێک ڕۆشتن بکەی لە دوای دانیشتنیشت نیو سەعاتی تر لەشت بە بەردەوامی لە سووتان و لە احتراقی داخلیە ئابێت چونکە بە هێواشی دەستپێیەکە و لەو سەری شەو زۆر درەنگ ئەکوژێتەوە سیستمەکەی بەڵام ڕاکردن بۆ تەمانێکە کە بتوانانی هەتا 30 ساڵ ئەو تەمانانی کە ئەتوانن هەندێک ڕاکردنوشکەن بەڵام ئێمە زەحمەتە بتوانین لەم کاتە ڕاکردن چکە ڕاکردن مەسافە مەودایکی زۆری ئەوێ ئێمە توانین لە ئەو پارکی کە لە بەردەوی ماڵی خۆمانایە ئەو چوادۆری ماڵی خۆمانە گەرجادەیە شوێنێکە بێت چۆڵێ بتوانانی چەند ڕۆیشتن ڕاکردن بە هەش شێوەیەک بە بپی تەمەنەکان و ڕێگەزەکان بتوانین ڕۆژی 45 بۆ سەعاتێک بجوڵێن هەفتەی 3 جار زۆر سوودی ئەبێ بۆ کەسانی نۆرمال و بە تاکید ئەو بڕکالۆریە نابەسوودی لە جسمیا هەیە ئەو مادە زیان بەخشانی کە لەناو لە شاکەوە بێتەوە بۆی خواردن و خەوی ناتەندروست و تێکچوون و سیستمی خەوی مرۆڤەوە بە تاکید کاریگەری زۆر باشی لەسەر دەرەکەوێت باش ئێستا لەوانەیە تۆزێک هەندێک قورس بێ بۆ تۆ کە جۆرە وەرشەکان بڵێ بەڵام خەڵک لە ئێستا خەڵکی زۆر ئینتەرنێتی هەیە توانێت سوود لە یوتیوب و هەنێ شوێن وەربگرێ بۆ ئەمە شانە بکاتوانە بەڵێ یوتیوب ئەتوانی سوودی لە وەرگری چونکە ئەو جوڵە وەرزشانی کە یوتیوب شەرت نێتەوە لە 100 هەمووی بکەی ئەوانەی کە لەوێت کەسانی پیشەگەرن و محتەریفن جوڵەکانیان زۆر بە شێوەیەکی پیشەگەر و خەڵکەوەیانەی کە یاریزانن ئەم ئەگوەزشکردنە هۆکارێکیش نییە بۆ دوورکردنەوە لە خەمۆکی خۆی هەر شێوەیەک سیستمی سووڕی خوێنی لەشت بجوڵێنی ئەبێتە هۆی نردنی ئۆکسجینی زیاتر بۆ خانەکانی لەش و ناوەندەکە ئەندامی دەمارێت بە شێوەیەکی زۆر باش ئەبنە هۆی نردنی سیالاتی عسەبی بۆ ماسوولکەکان و بەم شێوەیە بە تاکید ئارامیەک تایاتێ و دوورکەوتنەوە لە خەمۆکی ئەو شتانە بە تاکید ئەمە ئیشی وەرزشە و وەرزش ئەتوانێت لەو بابەتە دوورت بکاتەوە ئەمیش بە چالاکردنی سۆڕی خوێنی لەش بە تاکید چالاکردنی سۆڕی خوێنی لەش و نردنی ئۆکسجین لە سۆڕی خوێنەوە بۆ خانەکانی لەژ ڕێگەی وەرزشکردنەوە دروستە بێت و لە ڕێگەی ئاکتیڤکردنی سۆڕی خوێنەوە بێ بۆیە ئێمە چەنە بجوڵێن چەنە وەرزش بکەین کاریگەری زۆر بێ لەسەر ئارامکردنەوەی مشکی مرۆڤ لاانە هەروانەی تەجروبیان کردێت لە ماڵەوە دانیشی ئەگەر بڵێن ئەدی ئەو شتە لەوێ بهێنە ئەوە قورسە بێ بەلاتەوە چونکە ئەوە دانیشتوی تاوجان بووی بەڵام ئەگەر وەرشەکە بکەی هەم کاتەکەش زۆر کەسڵی کاتم لێ ناڕوە کاتەکەت لێڕوا و کاتی کە وەشی پێەکەی دوای بۆرونە خۆتە شوی دوایڵێن ئەو شتەش بکە چونکە ها وزەتیایە ئاسانی کارەکان جێبەجێەکەی دکتۆر ئەمە لەسەر خەڵکێکی نۆرمال قسەمان کرد ئەو کەسانی کە وەرزشکارن ئێستا بە فەرمی هەموو یاریە وەرشیەکان ڕایگیراوە یانەکان ڕایگیراون ئەوان چی بکەن سەریکە ئەوانی کە وەرزشکارن و وەرزشکاری پیشەگەرن و بەماکی زۆر وەرزشیان کردووە ئەوانە بە تاکید پێشتر باگراوندێکی زۆر باشیان هەبووە لە هەفتەی 6 ڕۆژ تەمرینیان کردووە یا چەندین وحدەی تەدریبی جاری واگاتە 2 وحدەی تەدریبی لە هەفتەیەکە کە لە ڕۆژی وایە 2 وەج بە تەدریبی بەرەکەوێ ئەمە بە وەستانی هەفتەیەک و 10 ڕۆژ ئەوانە کاریگەری خراپ لەسەر جسمیان دروست ناکات بۆی ئەگەرم بارودۆخە زیاتر بەردەوام بێ بەڕاستی ئەبێ بەڕێستە زانی وەکو ڕاگەیان کارێکە چالاکی وەرزشی لە هەموو جیهان وەستاوە دەوری ئەبتال و دەوری نادیەکان بەڵە چەندین سەرمایە و چەندین شتیان بۆ خستۆتە گەڕ و چەندین خۆ دەزانی چەند زەرریان کردو لە ماوالەوە یعنی ئەو تا بیر لەوەکانەوە کە پاڵەوانێتی ئۆلمپیاتی تۆکیۆ هیچ نەبێت چەند مانگێک دوای خۆنیاخت بیخەنە ساڵی داهاتوو و پاڵانتی یۆرۆ دواخرا کوپا ئەمریکا داخرا یعنی بەڕاستی ئەمەش بە دەرنیە ئەنیمە و باشی عالمی و تەندروستی مرۆڤ زۆر لەوە گرنگترە بەڵام ئەو باشتر ئەزانی بۆ نمونە کە کاتێکە ئەو کاتێککە یاریزانەکان پشووی هاوینە وەرەگرن کاتێکە گەڕێنەوە بۆ ڕاهێنان بەلانی کەمەوە مانگ و نیوێک 2 مانگیان پێویستە تا ئەگەنەوە ڕاجستەیە بەڵێ بەس ئێستا لەم ماوە کە دانیشن ینی نازانرێت ئێستا ئەمە 2 هەفتە خانێ مانگێکە خانێ بۆ ئەوەی کە لەوانەیە بۆ نمونە ئێستا خولی نایبی کوردستان ڕایگیراوە خولەکە دەست پێ بکاتەوە ئەه یاریزانە چی بکات بۆ ئەوەی کە توانای جستەیەکەی کەم نەکات بابەت خولەکە نییە دەست پێ بکاتەوە یانەکاتەوە وەرزشەوان کە کاتێک دەستەکە بە وەرزشکردن نابێ بۆستەیە تا ئەو کاتی بە تەواتی واز لە وەرزشکردن هێنێ هەر وەستانێکی بۆ ماوەیە جگە لە ئیسابات و پێکانەکان یعنی هیچ دێک نابی ئیجباری تۆ بکە لە وەرزشکردن بۆستی بەڵام و باەکی بەم شوێ جیهانی بڵاوبووەتەوە ناچاری ئیشەڵە ئەمە کۆنتترۆل ئەکرێەوە بتوانین لە مانگی 5 تۆزێک باری خەڵکەکە سوکتتر بێت و ئاسانتر بێ بەم شوێ بتوانین بگەڕێن ناو یاریگاکان بەڵام من دڵنیا دەکەمەوە بە وەستانی مانگێکیش بۆ ئێمە کاریگەرێکی زۆر سلبی ناکاتە سەرمان ئەتوانین تعویزی ئەوە بکەینەوە و ئەتوانین بجوڵێنەوە بەڵام بەمەرجێک چی بەڵێ بەس بەمەرجێک ئەم خولانە یعنی بەرچاوڕوونیە کە بێ مەسەلەن بۆ نمونە ئەم خولانی کە ئەکرێتەوە یاریزان لانی دەرونیشەوە تۆزێک تێگەشتێت یعنی تەنها ئەوە نییە کە تۆ پاڵاوانێکە دو ئەکەوێت و یاشتێبێ لە وەکو بەڕێزت باسی کرد ئەمە شتێکی نەفسیە کاتێککە تۆ لە ڕاهێنان دوورەکەیتەوە بەتاشی کاریگەرێکی سلبی خراپی بێ لەسەر لایانی دەرونی یاریزان و پیشەگەرەکان بۆیە ئێمە ئەبێت چاوەڕوان بکەین
ئەگەر بارودۆخەکە هەر بەو شێوەیە بێ بە تاکید لەوانە ڕووی توانای جستەیەوە بوو ئەی لە ڕووی زیادکردنی کێش بۆ ئەوی کێشیان زیاد نەبێ وەردەشەوان زۆر ئارازە بۆی لە پێش هەموو کەسێکا کێشی زیاد بێ یعنی ئەمەش کێشەیەکە خۆی بۆ خۆی وەکو کەسانی نۆرمال نییە چونکە توانای مژینی خۆراک توانای مژینی شلەمەنەکان توانای مژینی کانزاکان توانای مژینی پرۆتین و ڤیتامین و کاربۆهیدراتەکان لە کەسێکی وەرزشەوانە زۆر زیاتر وەک لە کەسێکی ترا بە حکمیەوەی ئێمە کاتێک کە ئینسان وەرزشەکە بۆ ماوەیەکی زۆر کۆمەڵە گۆڕانکاری فسیۆلۆژی بەسەر کۆ ئەندامە وەزیفەکانی لە شایە کە لەوانە کۆ ئەندامی دڵێتی کە لە ڕووی قەبارەیە گەورە ئەبێت بەهۆی ئەو لۆدەی کە دروست دەبێت لەسەر سۆڕانەوەی خوێن لە دقەیەەکە و پاشان ئەو بۆری و ملو لە خوێنانەشی کە خوێن هاتوو چۆپیەکە ئەوانیش تۆزە گەورە بن و ئەم گەورەبوونی قەبارەی دڵ و خوێنەوە ئەکات کە دڵی کەسێکی وەرزشەوان زۆر بە ئاسانی بتوانێت زۆرترین بڕی ئۆکسسیژین و خوێن بنێرێ بۆ خانەکانی لەژێ و هەر خواردنێکیش زۆر بە ئاسانی شیەکاتەوە ئەینێرێ بۆ خانەکانی لەش بۆیە توانێت وەرگرتنی خۆراکی زۆرە بێ و توانێت نردنی بۆ خانەکانی لەش زۆرە بێ بۆ ئەمە بەڕاستی زۆر کێشەیە لەسەر وەرزشەوانان و ئەمەوە ئاکات کە وەرزشەوانان زۆر بە خێرایی کێشیان بەرەو زیاتر بەڕا بۆیە ئێمە ئەبێ بجوڵین بە هەر شێوەیە لە شێوەکان بێ ئەبێ بجوڵین وەرزشەوان بینە وەرزشەوان بی بە تاکید ئێمە وەکو ڕاهێنەران و ئۆکادیمیای بواری وەرزش ئەوانەی وەکو ڕاهێنەری یانەکان ئێمە بەرنامی خۆمان هەیە بۆ دوای ئەمە بزانین تا چەندێک ئەم وەزع خایانێت چونکە نابێ بوەستە نابێت خۆراکیشتاندا ناوەرزانەکان زۆر پرسیارێکی جوان بکە پێسەر من ویستم باسی ئەوە بکەم چ بۆ ئەوانەی کە لە ماڵەوە وەرزش ناکەن چ بۆ ئەوانەی کە وەرزشەکەن ئەبێ لە ماوەیە ئێمە چەنە گرنگی بە جوڵە وەرزشەکانە دەین ئەوەندە گرنگی بە سیستمی خواردنی خۆمان بین ئاگامان لێبێ خواردن زۆر کەڵەکەنە بێ لە جیسمانە بڕی خواردنەکان هێواشکەینەوە و بتوانین بە چەند ژەمێک بیخۆین بەڵام ژەمی هێواش بخۆین زۆر گرنگی بە ڤیتامینەکانی A و D و C و B2 B6 ئەم ڤیتامینانە کە زۆر پێویستن بۆ بەهێزکردنی جیازی مەناعی مرۆڤ لەم کاتەیە وەجگە لەوەش ئێمە زیاتر خواردنەکانمان کەم و پوخت بێ و بجوڵین لەسەری و ئەو خواردنانەش کە ئەیخۆین بە شێوەیەک نەبێت کە بڕەکەی چۆری زۆر بێت و کۆبێتەوە لە جسمی ئێمەیە و زیاتر تەعویزی بینەوە بە خواردنی زەڵاتە و بۆ خواردنانەی تر شەرنی ئێمە لە ماڵەوەین قەدەغەکردنی هاتوچۆیەتی دەستکەین بە خواردنی زۆر و سیستەکانی سیستمی بەرنامەی خەوی خۆمان ئێمە تەنها ئەگەر ئیقاعی خۆمان ڕاگرین لە خەو و خۆراک ئەتوانین لەشێکی تەندروست هەبێ و لەگەڵیشە هەندێک جۆڵی پێویست بکەی زۆر باشەوێ بەڵام ئاخرشتم ئەوەیە کە لە دوای خواردنەکان ڕاستەوخۆ هەڵەسن بۆ جۆڵە وەرزشەکان باشتر وایە سەعاتێ بۆ سەعاتونیوەک تا 2 سەعات بینی ژەمە خواردنەکان هەبێ لەگەڵ ئەو جۆڵە وەرزشانە کە یەکەن بۆی بتوانێت کۆ ئەندامی هەرس خواردنەکە توعزی کە بەسەر خانەکانی لە شە پاشان تو هەستی بەو جۆڵانەی کە پێویستە بیکەی. دومان کردی دکتۆر سیروان حامید فیسۆلۆژیای ڕاهێنانی پرۆفیسۆری یاریدەدەر و دکتۆراکەی لە فیسۆلۆژیای ڕاهێنانی وەرشی و خۆراک و پرۆفیسۆری یاریدەدەرە هەروە ڕاهێنەری نەودەوڵەتیە ڕاهێنەری گۆڕپان و مەیدانی هەرێکە لایەنی سیروانی نو هەڵبژاردەی عێراقا زۆر سپاس بۆم تۆری بەرنامەکەێکمەڵی بابەتێکی زۆر گرنگ بووی وادارم ئەوەشی کە گوێ لێ نەبوو بێ لە سوۆسیال میدیا زۆر بەباشی وردی هەرکەسێکی بێمە کایمە ئامادەیان ڕێنمایی بکەین لەم کاتەیە ئێمە لە خستمەتی هەموو کەسەکان ئێمە خۆمان بەسەر بازێکی بوون وەکو بەڕێزان کارمەندانی تەندروستی و کارمەندانی ناوخۆ و هەموو کارمەندانی دەستگای کارەبا و هەموو ئەو کارمەندانی تر ئێمەش بۆ خۆمان لە خزمەتیانە هەر کەسە پێویستی بە ڕێنمایی ئێمە هەبێ لەم کاتەیە ئێمە لە خزمەتیان دەستان خۆش بە گروپی خۆبەخشی زۆر دروست کراوی وادارم پەیوەندی بۆ گروپانەوە کە ئەوە ڕۆحیەتە بێگومانتیایە زۆر سپاس دکتۆر سیروان حامید زۆر سپاس بۆ هاوکارانم ڤرگە و بابەتەکانی بەرنامە ئەمڕۆمان پێشکەشکردن هەموو لایەک تەندروست بن و خواتان لەگەڵ.